بینەرانی خۆشەویستی کۆمەڵە تێوێ ئەم کاتتان باش. ئیمڕۆ جمعە 3 مانگی 1400 هەتاوی کە بەرامبەرە لەگەڵ 24 دەسەمبری 2021 زاینی. من ئاکۆ وێڕای هاوڕایانی هاوکارم لە بەشی تەکنیک لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی تر لە بەرنامەی ڕاوێژ کە ڕاستەوخۆ میوانی کۆڕ و کۆمەڵی گرمی ئێوەی خۆشەویستین. بۆ بەرنامەی ئەمڕۆ چەند تەوەری گرنگمان قسوەتە بۆ ئەوەی باسی لە بکەین. خۆشحاڵە بین کە ئێوەش پەیوەندیمان پێوە بگرن و تەوەرەکان و باسەکانمان لەگەڵ دەوڵەمەندتر بکەن. بۆ مەبەستە ژمارە تەلەفۆنێکمان داناوە کە لە ڕێگای تۆڕی واتساپ ئێوەش ئەتوانن پەیوەندیمان پێوە بگرن و بەشداری تەوەر و باسی بەرنامەکە یا هەر پرسیارێک یا گزارشێک کە خۆتان پێتان باش بوو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاو بێتەوە بۆمان بنێرن. ئەو ژمارە تەلەفۆنە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانتان هەیە، بریتە لە 2046 702 61 67 64. خۆشحاڵ دەبین کە پەیوەندیمان پێوە بگرن. هەروەک لە تەوەری ئەم بەرنامە و بە تێکست لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکانتان هاتووە، ئەوەی کە هەڵمان بژاردووە بۆ ئەمڕۆ باسی لەسەر بکەین ئاستی برنەسەرەوەی سەرکوت و ئێعدامیەکانە کە کۆماری ئیسلامی بەتایبەت لە دوا هاتنە سەرکاری ڕئیسی لە ئێران گرتوێتە بەر. ناڕەزایەتیەکانی خەڵک، ئەو ئەرکە جەماوەریانەی کە ئێستا لە سەر شانی کۆمەڵانی خەڵکە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو جەنایەتانە. هەندێک باسی تریش تایبەت بە وەزعیەتی ژیان و مەعیشەتی خەڵک لە ئێران و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی چ لە ئاستی ناوخۆ چ لە ئاستی دەرەوەی وڵات. بۆ ئەم مەبەستە داوامان لە هاوڕێ خۆشەویست هاوڕێ حەسەنی ڕەحمان پەنا کردووە کە بێت و ئەمڕۆ میوانداری بەرنامەکەمان بێ و میوانی بەرنامەکەمان بێ و لەگەڵمانە ئەم باسانە تاوتێ بکەین. کاک حەسەنیان زۆر سپاس کە داواکاریەکانمانت قبول کرد و هاتی بەشداری ئەم بەرنامە بووی. کاک ئاکۆجان سپاس و ڕێز بۆ ئێوە هاوکارانتان. سڵاوم هەیە بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە و بەتایبەت ئەم بەرنامەیە و لە خزمەتتان دەدەم. کاک حەسەن، ئەگەر پێت باش بێت با چاوی بخشێنین بەسەر دوایین وەزعیەتی ژیان و گوزەران و مەعیشەتی خەڵک لە ئێران لە دوای ئەو گرانیە لە دوای هاتنی کۆڕۆنا. وەزعیەتی مەعیشەت و ژیان و گوزەرانی خەڵک بەگشتی چۆنە؟ بەداخەوە وەزعیەتێکی زۆر زۆر دژوارە. دەتوانم بڵێم وەزعی ژیانی خەڵک لە خراپترین کات و ساتێکایە کە لە توولی تەمەنی سەرکوتکەرانەی کۆماری ئیسلامیدا تا ئێستا توێتە پێشەوە. تەنانەت زۆر جار ئێستا کە لەگەڵ دەورانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقیش مقایسە دەکرێت کە بە شەڕ بوو، وەزعیەتی خەڵک لەژێر بردومانە بوو، ڕۆژانە جەنازە دەهاتەوە شار و شارۆچکە و گوندەکان، بەڵام وەزعی مەعیشەت بە نیسبەتی ئێستا تاکو نێڕادەیەک باشتر بوو. ئێستا بە قەولی زۆر کەس دەڵێن ئەم شەو کە دەخەوین بەیانی کە چاولێ دەکەین بزانین چی گران بووە، بزانین قیمەتی چ شتێ لە جێگای خۆی ماوە. بۆیە ئەو وەزعیەتە ئەمڕۆکەمان خۆزگەمان بە دوێنەیە ئەوەی لاتۆ وەزعیەتەکە و ڕۆژ بە ڕۆژ خراپترە دێت. تەبعەنەوە بۆ خۆی هۆکاری هەیە، هۆکارەکانیشی لە ڕاستیدا بەشێکی ئەو وەزعیەتەیە کە جمهوری ئیسلامی پێکی هێناوە لەلایەکەوە فەساد و گەندەڵیەکی بربەرینی ئیداریە کە ڕۆژانە خۆیان چاو مەسەلەن لە ڕۆژنامەکانیان کە چاو لە کاناڵ و سایتەکانیان کە چاو لە ئێفشاگەریەکانیان کە مەجال ببێت جاری وایە بە قازانج و مەسلحەتی جەناحی خۆیان دەیکەن، ئاماری دزیەکان لە ئاستێکی زۆر زۆر لەسەرەوەدایە. ئەوە بەشێکی ینی ئەو فەساد و گەندەڵی ئیداریە کە لەواقعدا تاروپۆی جمهوری ئیسلامی تەنیوە، هەر کەسێک حەولەدات بەشی خۆی بچڕێ لە وەزعیەتەی کە ئێستا توێتە پێشەوە. ئەوە جەنبەیەکێتی. جەنبەیەکی دیکەی خودی ئەو مافیای سپای پاسدارانە کە دەستی بەسەر دەسەڵاتە گرتووە و ئەوان هەموو عەرزەکانی اقتصادی ئێران لە اختیاری ئەوان هەیە، هەموو سەرمایە گوزاریەکان،
هەموو بەشەکانی جۆراوجۆری اقتصادی ئەم وڵاتە لە دەستی ئەوانایە و هەر لەو تەریقەیشەوە ئەوان زۆرتر بۆ گیرفان پڕکردنی خۆیان و بۆ هەژارکردنی زیاتری خەڵک حەولەدەن. بێژگە لەوە هەر لە تەریقی خودی سوپای پاسداران و بەیتی ڕاهبەریەوە یەکێ لەو کارانەی کە دەیکەن بەشێکی زۆر تەنانەت لە دەرامەدی ئەم وڵاتەیش کە هەیە ئەمە دەخرێتە خزمەتی گروپە تۆریستیەکان لە یەمەن، لە سووریا، لە عێراق، لە فلستین، لە لوبنان، لە هەموو شوێنەکانی دیکە. هەر دوێنێ پێرێکە قایقێک بە ئێستاح ماسیگری بووە لە دەریای عەرەب، ئەمریکاییەکان دەستیان بەسەری داگرتووە، زیاتر لە هەزاران جعبە فیشکی تێدا بووە، 1500 قەبزە کلاشینکۆفی تێدا بووە و کۆمەڵێکی تر تەقەمەنی تێدا بووە کە نردویانە بۆ حوسیەکان. ئەمە لەکوێوە دێت؟ بە چی دەدرێ ئەوانە؟ چی تامینی ئەماناکات؟ ئەمڕۆ قسە لەوە دەکرێت کە ئێران یەکێک لەو هێزانەیە کە لە بواری درۆنەکان پاهپات لە ئاستێکی سەرەوە خەریکە کارەکات وە هەزینەیەکی زۆری بۆ ئەمە کردووە. ئامارەکان ئەوە دەڵێن کە پەهپادەکانی ئێران لە عێراق، لە سووریا، لە یەمەن، تەنانەت لە گروپای نیابەتی ئەوان لە فلستین و لە لوبنان و لە شوێنەکانی دیکەدا بەکاردێن. تەنانەت قسە لەوەیە کە دەینێرن بۆ ئەندون بۆ وڵاتانی دیکەی ئەمریکای لاتین لەوێ لە خزمەتی ئەوان دێک. ئەمە بەچی دەکرێت؟ هەمووی ئەمانە بە پوڵ و پارەی خەڵکی فەقیر و هەژار و کرێکار و زەحمەتکێشی ئێران دەکرێت. ئەو نمونانەی کە عەرزم کردن فاکتایەکی چکۆلە بوون لەو وەزیەتەی کە بەسەر اقتصادی ئێران و بەسەر ئابووری ئەم وڵاتەدا هاتووە لە بەرابەری ئەوەی کە هەموو ڕۆژێک هەموو شتێک گران دەبێت، بەڵام ئێمە دەبینین یەک شت گران نابێت، یا ئەگەر بە ئاستێکی کەمیش دەچێتە سەرەوە زۆر زۆر کەمە. ئەویش کەنیا کالایەکە بە ناوی هێزی کاری کرێکار. ئێوە تماشاکەن مەسەلەن هەوان ساڵانە بە قەولی خۆیان مەسەلەن ساڵی ڕابردوو 20 تا 25% حەقدەستی کاریگەریان زیاد کرد. ئەو حەقدەستانەیان گەیان بە هەموو سەنەوات و خەدەمات و سابقەی کار و عایلەمەندی و چی گەیانیان بە نزیکی 4 ملیۆن یا کەمتر لەوە یا نەختێکم لاولاتر. لە سوورەتێکە ئاماری خۆیان دەڵێت لەم وڵاتەدا ڕێژەی هەڵاوسانەکان لەسەرەوەی 40%، خەتی مطلقی فەقر ئێستا گەیوەتە 60%. لە وەزیەتێکی ئاوادا کە ڕۆژانە هەموو شتێک گران دەبێت و ئەو کالایی کە هەموو شتێک بەرهەم دێنێ و لە عینی حاڵیشا دەبێت ژیانی کرێکار و زەحمەتکێشی پێدابین بکرێت بە دەرسەدێکی زۆر کەمی ناچیز دەیبەنە سەرەوە، دەبێت ژیانی خەڵک چۆن بێت. بۆیە لە بەرابەر ئەو وەزیەتەدایە کە کۆمەلگای ئێران ڕاستی لە بەرامبەر هەڵوێرێکە قەراری گرتووە. طبعاً خاڵێکی تریش یا لە وەزیەتەی کە عەرزم کردن مەسئلەی خودی محاسرە اقتصادیەکانیشە کە بێگومان ئەوە تەسیری زۆری هەیە، تەسیرێکی لەلایەکەوە گیرفانی دەوڵەمەندەکان پڕەکە، لەلایەکیشەوە سفرەی هەژارانە هەژارترەکە. کاک حەسەن ئیجازە بدەیت دێمە سەرەوە، بەس دوای هاتنە سەرکاری ڕئیسی خۆ عادەتەن تەواوی ئەوانەی کە لە جریانی هەڵبژاردنەکان زۆر جار باسی لێکرا، ئەوان لە جریانی هەڵبژاردنەکان یا پێش هەڵبژاردنەکان مەجموعەیەک وعدە و وعیدهای باشترکردنی وەزیەتی ئابووری، باشترکردنی ژیان و گوزەران و معیشەتی خەڵک بەتەواوی وعدە و وعیداناتن لەسەرکات. گۆڕانکاریەک ڕووی نەداوە لە ئاستی ژیان و گوزەرانی خەڵک. لە باری سیاسیە، لە باری ئابووری تا چەند سیاسەتەکانی دەوڵەتی ڕئیسی یا ئەوانەی کە بلانیکەم پێش هەڵبژاردننی سەرۆک کۆماریەکەی وعدی دابوو هاتووەتە پێش یا بەرەو پێشوە چۆتە بواری جێبەجێکردنەکەم. یەکشتان ئەرزکەم کولەن لە سیستمی سەرمایەداریدا انتخابات بەشێک لە ئەوان فریویەکە کە دەکرێت و دەبێ خەڵک بە ئەزمون و بە تەجروبەی تا ئێستا لە هەموو شوێنێکی دنیا زۆر کەس دێ حاڵی بوو لە ئێرانیشە وعدە و وعیدهای انتخاباتی فقط ئەو مەحدودەی چەند ڕۆژە و شەڕی ڕیکلامەکە لەگەڵ یەکتری دەیکەن. ئەوە تەنانەت لە زۆر وڵاتی دەرەوەی شەر ئاوا هەیە، مزافەن ئەوەی لە وڵاتێکی وەکو ئێرانە کە وعدەهای انتخاباتی هیچ معنیەکی نییە، هیچ ئەرزشێکی نییە، ئەوە فقط درۆیەکی مەلایانەیە کە دەیکەن بۆ چەواشەکاری، بۆ ئەوان فریبی و بۆ ئەوەی کە خەڵک کێش لە پایسنۆخەکانی دەنگدان. ئەوە یەک، ئەوە تەنیا مەربوط بە ڕئیسی نیە، لە توولی تاریخی جمهوری ئیسلامیش تاکوونە ئێستا وا بووە
ئەو وعدانەی کە داویانە ئەوە یەک دوو هەم ئەوەی کە لە دەورەی ڕئیسی ئەگەر ئێمە چاو لێ بکەین هەم لە بواری اقتصادیە ژیانی خەڵک خراپتر بووە لە سوورەتێک ئەوان قەولی بێهبوودیاندا مەسەلەکە ئەوە نییە کە ڕئیسی ئەیکا یان نایکا دەتوانێت یان ناتوانێت مەسەلەکە ئەوەیە وەزعیەتێک لە شرایطی اقتصادی ئەو وڵاتەدا هاتووەتە پێشەوە کە بە ڕئیسی و لەویش دەسەڵاتدارتریش کە خامنەیشە جێبەجێ نابێ ئەو اقتصادیان تووشی فەسادێک کردووە تووشی بحرانێک کردووە تووشی شرایطێک کردووە کە ناتوان ویان ناچێتە پێشەوە دەرەقەتی نایەن ینی ئەو فەسادی ئیداریە ئەو پاوانخوازیەی سوپای پاسداران ئەو هەموو دەوڵەمەندکردنی دەوڵەمەنەکان و هەژارکردنی هەژارەکان ئەوە شتێک نییە کە بە ڕئیسی بکرێ ئەو باند و مافیانەی کە ڕئیسی بۆ خۆشی بەشێکەلەوە ئەوانە کولەن پیان وایە لەو ڕێگای ئەوە دەکرێت مزافەن ئەوەی کە اقتصادی ئێران بەشێک لە اقتصادێکی نێئۆلیبرالیە لە ئاستی دنیادا لە اقتصادی نێئۆلیبرالیدا هەرچی زیاتر کە تووشی بحرانە بن ئەو بحرانە بەسەر کۆمەلگادا دەشکێننەوە مثلا قیمەتی بێنزین دەبەنە سەرەوە قیمەتی نان دەبەنە سەرەوە قیمەتی پێداویستیەکانی ڕۆژانەی خەڵک دەبەنە سەرەوە ئەوە قسەی تئۆریسیەنیەکانی نێئۆلیبرالیزم لە دانیشگاکانی ئەمریکا و ئوروپا و چین و رووسیا و ژاپۆن و هەموو شوێنەکانی دیکەیە ئەگەر دەتۆت مەشای مەسەلەن وڵاتێکی وەکو تورکیەکە خۆ تورکیا اقتصادەکەی لەگەڵ ئێران قابلی مقایسەنی ئەوانەکەی لەسەر نییە ئەو حساری اقتصادی لەسەر نییە شرایطێکی مناسبتری هەیە بۆچی ئەوای لێ هاتووە دقیقاً کە تووشی ئەو بحرانە هاتووە ئەو ڕێگا حەلەی کە بانکی جیهانی و سندوقی نێونەتەوەی پۆپیان پێشنهاد دەکا ئەوەیە کە سفرەی هەژارانەی خەڵک هەژارانەترکەن تورکیا چەند ساڵەوە پێش 5 دانە سفرەکانی لە پوڵی وڵاتەکەی لابرد ئەو ڕۆکە دەبینەوە بحرانات وتە پێشەوە بنابەرئین ڕئیسی هەزار قەولیشی دابێت قەولەکانی مایە پوچە بە دلیلی ئەوەی دەرەقەت ئەو بحرانە نای ئەو بحرانە لە جێگایکی دەکەوە سیستمی سەرمایه‌داری سیستمێکی جیهانیە و ئەوە تئۆریسیەنەکان و نەزەریە پەردازەکانی سیستمی نێئۆلیبرالی لە شوێنێکی دیکە و پیان دەڵێن بەشێک ئەمانە لە دانیشگای شەریفن لە خودی دانیشگای شەریفە کە اقتصاددانەکانی جمهوری ئیسلامی لەوێ دێنە دەرەوە یا لە ناوەندەکانی سەر بە سوپای پاسداران و ئەوانە دێنە دەرەوە خۆ مەسەلەی ئەوان مەسلحەتی خەڵک نییە مەسەلەی ئەوان مانەوەی جمهوری ئیسلامی قەڵەوترکردنی سوپای پاسداران و ئەوەی کە خەڵکی بەسەردەی ئەوەیە بۆیە کانی وعدەکانی ڕئیسی هیچ ئەرزشێکی نەبووە نەتەنیا اقتصادی ئێرانی باش نەکردووە خراپتری کردووە مزافەن مەسائلی سیاسی و سەرکوت و خەفەقان و دیکتاتۆری و هەمووی ئەوانەیشی لەو ماوەیەدا زیاتر بەنسبەتی بەنسبەت مەسەلەی بەرجام ئەو تاوافقەی کە لەگەڵ وڵاتانی دەوروبەر دەورانی ڕئیسیا تا چی بەسەر هات ئەو تاوافقە لەکوێدایە ئێستا توانێت بۆمان باسکی تۆڵێکی مەسئلەی بەرجامی یەکێک لەو شتانە بوو کە لە وعدە وعیدەکانی ڕئیسیدا هاتبوو کە ئەوان یەکێ لەو شتانە ئەوە بوو کە تیمی ڕوحانی و ئەو عێراقچی و ئەوانە یا زەریف کە لە ڕاستی سیاسەتی خارجیدا بوون بۆ ئەم کارانە ئەوانە امتیازیان داوە ئەوانە تەسلیم بوون ئێمە ئەوانە نایڵین ئەوە بێت و بە ئیسلاح حرمەتی جمهوری ئیسلامی و نەرمشی قارەمانانەی خامنەی دەبینە پێشەوە تا ئێستا 8 گەڕ لە دانیشتەکانی وێن کراوە قەرارە ڕۆژی دووشەمەی داهاتووش دووبارە دانیشتنەوە تا ئێستا بە هیچ نەگەیشتووە ینی جمهوری ئیسلامی بە قەولی خۆی وا تەبلیغ دەکەن کە ئەمە ئەم دانیشتانە فقط بۆ ئەوەی کە محاسرەی اقتصادی لە بین بچێت لە سوورەتێکە ئەوەش بەشێکە لە تەبلیغاتی درۆینە لە سوورەتێکە ئەو قسانە دەکەن کە ئەم دانیشتانە لەسەر هێزی ناوەکی جمهوری ئیسلامیە ئەوەی کە بەرنامەی هەستەییانە لەسەر مەحدودکردنەوەی موشەکەکانیان و داماڵینیان لەوەیە لەسەر زیادەڕەویەکانی جمهوری ئیسلامی لە منتەقەکەدایە لەسەر دەستکۆتاکردنی کۆماری ئیسلامی لە عێراق و لە یەمەن و لە ناوچەکەدایە و لەسەر دەست هەڵگرتن لە هەڕەشەکردن لە متحدەکانی ئەمریکا و لەسەرەوەی هەمووی ئەوانە ئیسرائیلە بۆیە ئەو تەبلیغاتش کە لەم بوارەدا دەکرێت کە گوایە ئەمان پێداگری دەکەن ئەمان سەرسەختن ئەمان امتیازیان بەدەستێناوە هەمووی ئەوانە درۆیەکە لەو درۆیانەی کە ڕئیسی دار و دەستەکەی دەیکەن بە هیچ جێگایەک تا ئێستا نەگەیشتوون و هەموو شەواهد ئەوە دەڵێت کە وڵاتانی غەربی بێزگە لە ئەمریکا تەنانەت فەڕەنسا و بریتانیا و ئاڵمان کە نقطێک هێمنتر بوون لە بەرخورد بە مەسئلەی بەرجامە ئێستا تونترن لە دەورانی پێشووتر بۆ یەکانە بە باوەڕی من کەمترین امتیاز بە جمهوری ئیسلامی نادەن بەڵام زۆرترین تەبلیغات جمهوری ئیسلامی دەیکا بۆیە لەو بارەشە جمهوری ئیسلامی دەستکەوتێکی بەدەست نهێناوە و من دڵنیام دەستکەوتێکی بەدەست ناهێنێت مەگەر ئەوەی کە تەسلیمی بکەن
هەر ئەوەش بۆ باعثی ئەوە کار ئێستا فەزایەکی جەنگی لە ئێرانایە تۆ تۆشاکەی مەسەلەن ئەو چەند ڕۆژی ڕابردوو لە منتەقەی خەلیجی فارس و لە لای قشم و ئەوانە مانۆڕی نظامیە خەڵک وحشەت دەکا موشەکێکە چێ بە ئاسمانە پیان وایە لیان دراوە پیان وایە ئیسرائیل حملەی کردووە پیان وایە ئەمریکا حملەی کردووە ینی کۆمەلگای ئێرانیان لە ترس و خۆفێکا ڕاگرتووە کە ئەو ترس و خۆفە جمهوری ئیسلامی لەلایەکەوە پێویستی پێدی ئەو هەموو مانۆڕی کە دەیدا ئەوە لە مەرجی ئازربایجانە مانۆڕیدا لە منتەقەی کەویرەکان و مەناتقی سیستانوانەدا مانۆڕیدا ئێستا لە خەلیجی فارس مانۆڕ دەدا هەمووی ئەمانە بخەرەوە سەریەک ئەلەو اقتصادە لاواز و نەخۆشەی ئێراندا ئەگەر هەر ئەو چەک و چۆڵ و کە دەکرێت بە هەوایە ئەوانە لە خزمەتی اقتصادی ئێرانیاندا بنایە بەشێکی زۆر لەو کێشە و مشکلاتە حەلە بوو هەروەکو عەرزم کردی ئەمانە لە خزمەتی تەرح و بەرنامەکانی بەیتی ڕاهبەری و سوپای پاسداراندایە وێ من لام وایە لەم بەشەیشا جمهوری ئیسلامی سەرکەوتن بەدەست نایەنێ و ئەو وعدە و وعیدانەیشی کە ڕئیسی لەم بابەتەوە دای بووی کە ئەوە بەرجام لە جێگایکی ترەوە بە شێوەیەکی تر دەست پێکەین بەغەیرێز بە تەسلیمبوونی ئەوان بە باوەڕین بەشتێکی تر تەواو نابێت. زۆر باشە کاکەسن پەیامێک هاتووە دووسێ پەیام هاتووە لەسەرەوەی کە بەرنامەکەمان لە تەلەڤیزیۆن کێشەی تەکنیکی هەیە ئیجازە بدەن من بە هاوڕێیانی بەشی تەکنیک ڕابگەێنم کە ئەگەر بۆیان امکانە بێت لە تەلەڤیزیۆنەوە بەشە چارەسەر بکەم. پەیامێکی تریشمان بۆ هاتووە لە ڕێگای ئێمەوە هەوێت پرسە و سەرخۆشی خۆی بگەێنێ بە ئەو بەڕێزەی حەیدەر قوربانی کە ماوەیەک لەوە پێش لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامیەوە لە سێدارە درا پرسە و سەرخۆشی دیارە ئێمە لە ڕاگەیاندنی ڕسمی خۆمانەوە پرسی خۆمان بۆ بنەماڵەی خۆشەویستی کاک حەیدەر ڕاگەیان بۆ ڕق و بێزاری خۆمان بنسبەت ئەو شتەوە یالام کردووە جارێکتری ژێرە دووبارە یەکەینەوە ئەو بینەرەش لە ڕێگای ئێمە ویسێتی هەمان پرسە وتوێتی ڕێگام دوورە لە ئێران ئەگەرنا ئەچوم بە حزوری لە ماڵەکەیانە و پرسم دەیگەڕا لەگەڵیان. کاک حەسەن پەیامە هات تۆزێک پەیوەندیدارە بە مەسەلەی بەم پرسیارەی سێوەمەوە کامەوێت لێتی کەمیان ئەم باسی کە ئەمەوێ ئێستا پێکەوە باسی لێ بکەین. مەسەلەی ئەو فشار و سەرکوتانەیە کە کۆماری ئیسلامی بە تایبەتی ئێستا کە موردی باسی ئەمە دوای هاتنە سەرکاری ڕئیسی بەنسبەت کۆمەڵانی خەڵک ڕەچاوی گرتووە لە ئێران ئاگاداری ئەخبارەکان بڵاوە بێتەوانێ خۆش حتمما پێگیری ڕۆژانە بانکێشکردن و دادگاییکردنی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان زیادی کردووە هەڕەشە و گوڕەشە بۆ سەر بنەماڵە سیاسیەکانی ئەوانەی کەسانێکیان لە ناو جەرایانە سیاسیەکانە ئەندامە زیادی کردووە بانکێشکردنیان بۆ ئیدارەی ئیسلاحات زیادی کردووە پاشان لەم ڕۆژانە ئاگادار بوویت کە حەیدەری قوربانی بە شێوەیەکی زۆر کتوپەڕ چاوەڕوان نەکرا و هەرچەند لە بەندیخانە بوو حکومەکەی لەسەر بوو بەڵام چاوەڕوان نەکرا و لە پڕدا بنەماڵەکەیان ڕاگەیان کە لە سێدارە دراوە ئامارەکان بازەوە دەکەن کە لە دوای هاتنی ڕئیسی بۆ سەر و کۆماری بە ئەزای هەر ڕۆژێک یەک نەفەر لە سێدارە دراوە ئەمە بۆچی ئەم هۆکارەکانی ئەمە چییە و بۆچی دەگێڕیتەوە؟ من پێم وایە ئەو زەخت و زۆرە اقتصادیە کە جمهوری ئیسلامی هێناویەتی ئەو فشارە اقتصادیە کە هێناویەتی ڕنگدانەوەی لە بواری سیاسیە شتێک غەیری سەرکوت نییە ئەوە تەنیا مەربوط بە جمهوری ئیسلامی نابێ و منطقی ئەو سیستمەیە و منطقی هەموو دەوڵەتانێکی دیکتاتۆرە هەموو دەوڵەتە مستەبدەکان هەموو دیکتاتۆرەکان هەموو بە کوژانی خەڵکی فەقیر و هەژار لە هەموو وڵاتەکان و بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاوکات لەگەڵ ئەوەی کە زەخت و زۆری اقتصادی دێنن نگەران لە تەقینەوەی کۆمەڵایەتین نگەران لە ناڕەزایەتی جەماوەری خەڵکن هیچ ڕێگایەکیان نییە بەغەیرز ئەوەی کە هێزی سەرکوتکەریش وەکو پاڵپشت بۆ بردنە پێشەوەی پرۆژە اقتصادیەکانی خۆیان بەکار بێنن بێزگەلەوە هەموو دەزانین کە ڕئیسی لە ڕاستیدا وەکو دوایین شانسی جمهوری ئیسلامی هێناویانە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی یا ئەو کەشتیەی کە ئێستا لە ناو زەلکاوە گیری کردووە ئەو کەشتیە نەجاتدا پرۆژەی کەسێکی وەکو ڕئیسی و بەیتی ڕاهبەری و سپای پاسداران هیچ شتێک نییە بێزگە لە سەرکوت ڕئیسی کەسێکی بەناوبانگە جوزوی ئەو کومیتەیەیە کە وەختی خۆی بە ناوی کومیتەی ئیعدام ساڵی 67 خومەینی داینان و وەختی خۆی
منتەزری کە لە جوابیانە جەماعەتێکیان لەگەڵی دادەنیشتنیێری و ئەوانە پیان دەڵێ لە تاریخا بە ناوی بەدناو ناوتان سەب دەبێەوە بەشێکی منزوری شخصی خومەینیشە ئەم جزئی ئەو کمیتەیە لە خودی کۆمەلگای ئێرانە بە ناوی قازی قاتڵ ئایەتوڵڵا قاتڵ بەشتی ئاوا باسی دەکەن دەناسرێ بۆیە لە کەسێکی ئاوا و ئەو کە پیان وایە ئەو هەموو ئەوان دیکەیان بۆ لابرد هەتا کەسانێک کە نەختێک هێورتر بوون جزوی دیارە خانەوادەهای مافیایین لە سیستمی دەسەڵاتی جمهوری ئیسلامیە وەکو لاریجانی و ئەوانیان بۆ خستە ئەو لاوە هەمووی ئەوانە نیشانی ئەوەدا کە جمهوری ئیسلامی خەتەرەکەی دەرک کردووە جمهوری ئیسلامی دەزانێت وەک هەر سیستمێکی دیکتاتۆری لەو مەرحەلە لەو توندپیچە کە تووشی دێ و ئێستا تووشی هاتووە لەو توندپیچەدا بەغەیرە سەرکوت هیچ شتێکی دیکە جواب ناداتەوە بۆیە سەرکوتی ژنان سەرکوتی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان سەرکوتی ئەوانەی کە کاری ئیجتماعی و بە کۆمەلگای مەدەنی دەناسرێن سەرکوتی هەڵسوراوان و ئیعدامکردن کە ڕۆژێ دانەیەک و بگرێت لەوە زیاتریش ئەدامەکرێ و بەشێک لەو ئەدامانە لە بیرمان نەچێ ئەگەر کەسێکی وەکو حەیدەری قوربانی بە ناوی زیندانیەکی سیاسی ناسراوە دڵڕەقانە و جنایەتکارانە ئەدامەکرێ بەشێکی تر لەو ئەدامانە بە ناوی قەتڵ و بە ناوی موادی مخدر ئەدامەکرێن خۆ کەس نازانێ ئەوانە ئایا کوێ بەڕاستی چەند نەفەر لەوانە لە مثلەن پرۆسەی موادی مخدرەوە مەربوتن کەس نازانێت چەندێک لە ناڕازیەکانی ساڵی 66 و 68یان تێکەڵ بە کەسانی فرۆشیاری موادی مخدر و بەوانە کرد و ئەوانیان ئەعدام کرد بۆیە لە ڕاستیدا سەرکوتکردن وڵامی ئەو بحرانە اقتصادیەیە و وڵامی دەسەڵاتی سیاسیە بۆ ئەوەی کە ڕێگاچارێکی تری پێنیە ئەدامکردنی کاک حەیدەر کە لە شاری کامیاران بە شێوەیەکی لستنە خەڵکی کامیاران دڵڕەقانە و جنایەتکارانە ڕوویدا تەبانەی مختی خۆی کۆمەڵە ڕاگەاندنی داوە و خۆشت وتی سەرخۆشیمان لەو بنەماڵە بەڕێزە کردووە هاودەردیمان لەگەڵ کردوون بەڵام لە ڕاستیدا لە ترس و خۆفی جمهوری ئیسلامی لە ناڕەزایەتیەکان و بە تایبەت لە ناوخۆی کوردستانی شایە ئێمە گەتمەشاوکەین ئەم بەینە کە خەباتی معلیمان گەشەی کردووە یەکێک لەو ئوستانانەی کە چالاکانە بەشداری لەو خەباتات دەکا ئوستانی کوردستانە شارەکانی سنە قوروە مەریوان سەقز و شوێنەکانی دیکە لە بەشەکانی تری کوردستانیشە بۆکان ئەو سەفەرە سەردەشت کرماشان ورمێ هەمووی ئەوانە ئەو جێگایەنن کە جمهوری ئیسلامی زۆر زۆر لێیان نیگەرانە و پێی وایە بە ئەدامکردنی کەسانی وەکو کاک حەیدەری قوربانی ئەتوانێت بەری ناڕەزایەتیە جەماوەریەکان و بەری تەقینەوەکان بگرێت بەڵام بە باوەڕی من هەر ئەو ناڕەزایەتیانەی کە دوێنێکە لە سنە بوو لە سەقز بوو لە مەریوان بوو لە ئاستێکی بەریندا ئێوە تماشای دروشمەکانیان بکەن تماشای ئەو شعارانە بکەن کە مامۆستایان لە مەریوان و لە سنە و سەقز و ئەوانە وتیانەوە معلیمەکان ئەو دروشمانەی کە دەیاندا ئەو داوخوازانەی تەرخیان دەکرد ئەو شعار و سرودە شۆژگەرانەیان دەکوت لە ناخی هەمووی ئەوانەدا لە ناخی ئەوانەدا ڕاستە ناڕزایەتێکی سنفیە بەڵام حرەکەتێکی عەداڵەت خوازانەی سیاسیە بۆ لە گۆڕنانی جمهوری ئیسلامی بە باوەڕی من جمهوری ئیسلامی ئەوانە دەزانێت ئەوان پیان وایە بە ئەعدامی حەیدەر و حەیدەرەکان دەتوانن بەری ئەو ناڕزایەتیانە بگرن بەڵام ئەگەر هەر کام لە دیکتاتۆرەکانی کە سەرکەوتوو بوون مەسەرەن وەختی خۆی سەدام حوسێن 180,000 نەفەری ئەنفال کرد چەندێ سەرکەوت لەو تاوانانەی کە کردی لە وەختی خۆیدا حەڵەبجەی بومبارانی شیمیایی کە بەکوێگەی ئاسارێک لە خۆی لە حیزبەکەی و لە دەسەڵاتەکەشی نەما ئەوە منتەقی هەموو دیکتاتۆرەکانە هەموو ئەبزارێکی سەرکوت بەکار دەبن بەڵام بە باوەڕی من بەری سێڵاوێکە هەڵساوە ناڕزایەتیە لە دژی جمهوری ئیسلامی بەو شێوەکارانەی جمهوری ئیسلامی و بە ڕئیسی و بەسپای پاسداران و بەبەیتی ڕەهبەری و بەوانە ناگیرێت. کاک حەسەن باست لە ئەوە کرد کە ئاستی سەرکوت و ئیعدام و شکنجە و تایەوانە ڕوو لە زیاد بوونە هەڵوێستی جەماوەری خەڵک هەڵوێستی کۆمەڵانی خەڵک لەم ڕۆژانە لە ئاس ئەم جەنایەتانە چییە؟ ئەوەی ڕاستی بێت ئێستا باوری من پێشتاسترین بەشی ئەو ناڕەزایەتیانە مامۆستایانن معلیمەکانن ئەو هەڵوێستە بە معنایەک نوێنەرایەتی کردنی هەڵوێستی زۆرینەی ئەو کۆمەلگایەیە چه ئەوەی کە ئەویش چەند تایبەتمەندی هەیە بۆ خۆی ئەو ناڕەزایەتی مامۆستایان ئەویش ئەوەی کە
ئەوان نەهادێکیان هەیە، ڕێکخراوێکیان هەیە. ئەوەمان پێ دەڵێ کە مبارزە بەبێ ڕێکخراو ناکرێت. لە کۆمەلگای ئێرانە من بە ئیتمینان و پێتان دەڵێم 80% خەڵک ناڕازیە، معتەرزە، دژە حکوومەتی ئەمڕۆکە، بەڵام ئەو 80% ڕێکخراو نییە، متەشەکل نییە، سازمانی نییە. بۆ یەکانێشە خەبات و مبارزەکەیش ئەگەر دەیشیکا بە جێگایەک ناکە، بەڵام معلیمان ئەوەیان هەیە. ئێوە تەماشا بکەن لە ناڕەزایەتی دوێنێ معلیمانە 102 شار بەشدارە. ئەکسەری ناوەندی ئوستانەکان لە شارە گەورەکان لەو ناڕەزایەتیانەیە بەشدارن. ئەوە دەرسێکی مهمە کە دەبێ ڕێکخراو بی، دەبێ متەشەکل بی، دەبێ یەکگرتووبی بۆی کە بتەوێ مبارزە بکەیت. ئەوە هیچ لەو تایبەتمەندیان هەیە. ڕاهبەریە، معلیمان ڕاهبەریان هەیە. ئەو شۆرای هەماهەنگی مامۆستایان لە ئاستی ئێراندا بڕیار دەدا، ڕۆژ دیاریەکە، شعارەکان دیاریەکە، دروشمەکان تاعینەکات، دوای هەر ناڕەزایەتیەک جەمبەندیەک دەکات، ڕاگەیاندنێک دەدا کە لەو ڕاگەیاندنەدا باسی ئەو خەباتی ئەو ڕۆژەی تێدا دەکات، ئەو ناڕەزایەتی عمومیانەی تێدا دەکات و دەڵێ بۆ داهاتوو چی دەکەیت. بنابەرین ڕاهبەریش مهمە. طبعا دیارە خۆڵناخودی ئەو ڕاهبەریەدا بۆچوونی جۆراوجۆر هەیە، بەشی محافزەکاریشی تێدایە، بەشی محتادیشی تێدایە کە احتیاط دەکات لەوەی کە دەترسێ. بەڵام ئێمەگەر ڕۆژانە تەماشا بکەین ترسی خودی مامۆستایان و معلیمان لەو بابەتەوە زیاتر ڕژاوە. بەشداری چالاکانەی ژنان تێدا وەکو نیوەی ئەو کۆمەلگایە کە لەلایەن جمهوری ئیسلامیەوە هەموو مافەکانیان لێزەوت کراوە، خاڵێکی تری بەهێزی ئەو ناڕەزایەتیانەیە. هەروەها پەیگیربوونیان زۆر مهمە. ئەو ئێمە تەماشا بکەین لە عەرزی 2 مانگی و 3 مانگی ڕابردوودا 5 جار ئەو ناڕەزایەتیانە تا ئێستەکانی لە ئێرانە کراوە. یعنی لە هەر مانگونیوێکە لە واقعە ناڕەزایەتێکی سەراسەری سازمان درا و خاڵێکی مهمی دیکەش سەرتاسەری بوونی خودی ئەترازەکانە لە بەرابەری سیستمێکی ئاوا درڕندەدا بەو هەموو چەک و چۆڵ و ئیمکاناتەوە ئەترازاتی کۆلە و محەلی من ناڵێم ئەهەمیەتی نییە. خۆ زۆر جار ئەوانەی شەر دەکرێت لە تاران دەکرێت، لە شوێنەکانی دیکە دەکرێت، بەڵام تاکوونێ سەرتاسەری تر بێت، هەتا وەسیعتر بێت، هێزی سەرکوت زیاتر لە جێگای خۆیدا قەتیز دەکات. بەری دەگرێت مەسەلەن لە شارەکانی دەوروبەر و بێن سنە سەرکوتکەن، بەری دەگرێت لە دەوروبەر و بێن مەریوان، بچن هەمەدان، بچن شیراز، بچن ئیسفەهان، کوێ سەرکوتکەن. ئەوە یەکێ لەو تایبەتمەندیانەتی کە نەتیجە دەمەوێت لەوە نەتیجە بگرم. ئەویش ئەوەیە کە ناڕەزایەتی لە ئێرانە مەوج لێدا، بەڵام متەشەکل نییە، ڕاهبەری نییە، سەراسەری نییە، سازماندراو نییە. کە بمانەوێت ئەمانە بەدەستبێنین دەبێت چاو لە بزوتنەوەی معلیمین بکەین. ڕاستە خۆ بزوتنەوەی کرێکاری باوەڕی من معلیمین بەشێک لە بزوتنەوەی کرێکارین. ئەمانە کرێکارانێکن کە هێزی مێشکیان نەفرۆشن بە قەڵەمەکانیان، بە بیریان، بە فکریان، بەوەی کە ڕۆژانە ئەچنە سەر کلاسەکانی دەرس و دەرسەڵێن، بەشێک لە کرێکاران و بەشێکی ئاگاهن. بەڵام ئەگەر ئێمە تەماشا بکەین هەفتە پێشەر بەهۆی خەباتێکی یەکگرتووانە، بەهۆی ناڕەزایەتیی عمومی کە کردیان، بەهۆی شعارایکی مشخص کە بوویان بە خاستایە گەیشتن کە محدود بوو تەبعاً یا لە شوێنەکانی دیکە. بۆیە ئەو ناڕەزایەتیانە ئەگەر بمانەوێت بە جێگایە بگا کە لە ئێرانە مەوج لێدا، هیچ ڕێگایەک نییە بەغەیر ئەس ئەوەی ڕەچاوی ئەو شێوە لە خەبات و ناڕەزایەتی مامۆستایان کرد. دەبێت ئەوە ببێ بە ڕەمزێک بۆ بردنە پێشەوەی ئەو خەبات و مبارزانەی کە لەسەر ڕێگاماندا. سەنگیان ببەخش قسەکانت پێ بڕۆم، دوای بەوردی دێنە سەر بەشی ناڕەزایەتی و ئەتراز جەماوەریەکان. کۆمەڵێکی زۆر پەیامم بۆ هاتووە کە لە تەلەڤیزیۆن کێشەی تەکنیکیمان هەیە و تەسویرەکەمان وەستاوە پێیان خۆشە کە ئەوە بێت. جاوەتە بۆ بەشی دووهەم دێنەوە سەر وردەکاری ئەم ناڕەزایەتیانە و وەڵام بە یەک دوو پرسیاری هەنێک بینەری خۆشەویست کە لە ڕێگای واتساپ و نردویانە ئەوانش حتمەن بەڵێنە دێن کە باسی لێ بکەین. کلیپێک چاو لێ بکەین و شانێک بدەین پاشان دێنەوە سەر تەورەکان.
خیابان خروشاوا هستا و زندو خیابان خروشاوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی هستم دژی کویلتی خیابان سنگر خیابان سنگر شری خیت فنگو سری پر لعندش شری خیت فنگو سری پر لعندش بازار چکومش و دیلم بازار شکومش و دیلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدم کس چماوا صدم کس چماوا صدم کس چماوا صدم کس چماوا همیشن خیابان شقامی داری همیشن خیابان شقامی داری همیشن خیابان شقامی داری چنید اگوژان چنده هاشان پیل بود که کشتن که ایشان لپاسکاوی داره شرارت چنده حالش که گوزن خینا همیشن خیابان شقامی داری همیشن خیابان شقامی داری دوام و دوباره دیجی کویلتی و مین تاوا خیابان ددیت پراپا شپوری شرو اعتراض شوره شپوری شرو اعتراض شوره شپوری شرو اعتراض شوره شپوری شرو اعتراض زۆر سپاس بۆ هاوڕێیانی بەشی تکنیک هەم بۆ ئەو کلیپە و هەم بۆی کە لام وایە کێشەی تکنیکیشمان لە تەلەڤیزیۆن و لە فەیسبوک لەو شوێنانەی کە بەرنامەکەمان بە شێوەی ڕاستەخۆ بڵاوەتەوە چارەسەر بووە. ئەو کلیپە دیارە تایبەت بوو بە دوێکە لە ڕۆژی پێنجشەممە لەسەر بانکێشتی شوڕای فەرهەنگیان شوڕای سنفی فەرهەنگیان و مامۆستایان لە ئێران
لە چەند شار سنە و سەقز و مەریوان بڵاوبووە دیارە کلیپ و وێنە و ڕسمی زۆر بەدەست هاوڕێیانمان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستیێران گەیشتووە و لە بەرنامە جۆراوجۆرەکانە بڵاو بووە بەڵام ئەم کلیپیان لێ دروست کرده بوو بەرسپاس بە هاوڕێیانی بەشی تکنیک. کاک حەسەن ببوورە بە بچینەوە سەر درێژەی باسەکەمان یەک دوو پرسیاری شاتووە ئەوە دوای ئێخەمە بەشێکی تر لە دوای ئەم باسە تۆزێک تایبەت نییە بە ڕاستی تەوەری باسەکەمان بەڵام هەر وادم بەڵێنم داوە کە ئاماژەیەکیان پێ بکەین. ئێستا بچینەوە سەر ناڕەزایەتیەکان. کاک حەسەن باسن لە ژیانی ناخۆشی خەڵک کرد، باسن لە گوزەرانی ناخۆشی خەڵک کرد لە سەر سفرەی خاڵیان لە مەعیشەتیان لە گرانی لە بێکاری لە هەموو ئەوانەی کە سەرچاوەکەشی کۆماری ئیسلامیە. هاوکات کۆماری ئیسلامی هیچ پلان و پرۆژەیەکی بۆ چاکردنی ئەو کێشانەی خەڵک نییە جگە لە بەکارهێنانی ئامرازەکانی سەرکوب و سەرکوت و ئیعدام و شکنجە و زیندان هەتا ئێستا وای کردووە. بەپێی ئەوەش ناڕەزایەتی بووە. خۆ دەزانێت ئاگاداری ئەگەر زۆر دوور نەڕۆین بۆ ئەم ساڵ لە دوای هاتنی ڕئیسی ئەو ئەترازە جەماوەریە لە خوزستان لەسەر بێئاوی کرا ئەوەی ئیسفەهان ئەوە ئێستاش لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئەوانەی مامۆستایان کە خۆت بە شێوەیە ئاماژەت پێدا. بە وردی حەزەکەم بچینەوە سەر ئەم ناڕەزایەتیانە بۆ ئەوەی کە ئەبێت متشەکلتر بن، بۆ ئەوەی کە متحدتر بن، بۆ ئەوەی کە هەنگاوەکانیان بەرەو وەدی هاتنی داخوازیەکانیان محکەمتر بێت ئەبێت چ بکەن. پرسیارێکی بەربڵاوە بەڵام حەزەکەم بۆ خۆت بۆ شتانی کە بەلاتەوە گرنگە ئاماژەی پێ بکەین لەم بەرنامە. ئەوەی ڕاستیە ئەوەیە کە خەڵکی فەقیر و هەژار خەڵکی کرێکار و ستەم لێکرا و ئەگەر نسبەت بەو زڵمانەی کە لیان دەکرێت بێدەنگ بن، ئەگەر لە بەرابەر ئەو سەرکوتانەی کە دەکرێت نێنە دەنگ ڕانەسڵەچێن خەبات نەکەن، دەسەڵاتی بەتایبەت ئەمڕۆ دەسەڵاتی سیستمی سەرمایەداری لەوەی کە هەیە زیاتر چاوچنۆکە، لەوەی کە هەیە زیاتر بەربینجیان پێدەگرێت و سفرەیشیان لەوانە هەژارانەتر دەکا کە ئێستا هەیە. بۆیە هیچ ڕێگایەک بە باوەڕی من بێزگە لە خەباتکردن و لە ناڕازێتی دەربڕین و ئەوانە نییە. بەڵام هەروکو لە بەشی پێشووش عرزم کردن خەبات و ناڕەزایەتی بە بێ ئاگاهی بەبێ ئیتحاد بەبێ ڕاهبەری بەبێ سازمان ناکرێت. یەکێ لەو کارانە ئەوەیە کە هەر لە ئێستەوە دەبێت خەڵک خۆیان سازمان بدەن. دیارە خۆ بەشێکی ئەرکی ڕۆژانەی ئێمە شەکە دەیکەین. ئەو کارێکە کە ئێمە بەردەوام لەگەڵ ڕێخستنەکانی خۆمان لەناو و خەریکین ئەو کاراکەین، خەریکین لە ئەو ئەتراز و ناڕەزایەتیانە پەرە پێدەین، بەشدارین تیاندا، چالاکین تیاندا و ئەسان ڕسالەتی حزبێکی سیاسی ئەوەیە، حزبێکی ئیجتماعی، حزبێکی کۆمەڵایەتی کاری ئەوەیە کە کۆمەڵانی خەڵک هەڵخڕێنێ، سازمانیان بدا، بە ئاگاییان بێنێتەوە و نهایەتەن لە شەقام ئەوی پێ دەڵێن کەفی خیابان یا کارخانە یا شوێنەکانی دیکە لەوانەدا بەشداری بکەن. بۆی ڕێگایەکمان بێزگە لەوە نییە، ئەوە دەبێ ئەو خەبات و مبارزەیە بکرێت. مەسەلەیەکی تر ئەو بەداخەوە بە دەلیلی ئەو شەرایەتەی کە لەم ساڵانەی جمهوری ئیسلامیدا دروست بووە، بەتایبەت ئەو بێڕەحمی و شەلم کوێرم ناپارێزمەی کە کردوێتی ڕاسی دزوتنەوەکانی لێداوە، بە هەزاران فعالی سیاسی چێرەی خۆشنا و تێکۆشە ڕەهبەری جۆنبشە ئیجتماعیەکان گیراون، زیندانی کراون، هەرێستا سەرەوەی 3 ملیۆن 3 ملیۆن و نیو ئێرانی لە دەرەوە لە حاڵی تەبعیدان، بەشێکی بەرچاوی ئەمانە فعالینی سیاسین. یعنی جمهوری ئیسلامی ئاگاهانە ئەو کارانەی کردووە، ئاگاهانە ئەو هەر ئەلان مەسەلەن لە زۆر جێگال لە زۆر شارەکانە کەس بانگ دەکەن دەڵێن بۆ ناڕۆی، ئیمکاناتت پێدەین، پاسپۆرتت پێدەین، وەرە بڕۆ بچۆ بڕۆ لە تورکیە بڕۆ بۆ ئەوروپا و بڕۆ بۆ کوێ و دەوێت خەڵکە لە کۆڵ خۆی کاتوە لەو تەریقەوە. بۆ یکانێ ئەوە لە واقعدا دروستبوونی نەسڵێکی تازە بە هاوکاریکردن لەگەڵ نەسڵی پێشووی بە تەجروبە، بەڵام نەسڵی ئەمڕۆی جەسوور لە بەرابەری ئەو وەزیەتەدا یەکێکی کە لەو ئەرکانەیە کە دەبێ بکرێت. بربەرەکانەی لەگەڵ ئەو شێوانەی کە جمهوری ئیسلامی خەریکە کۆمەلگای بەرە و هەڵدێریی زیاتر پێوە دەبا. مەسەلەن تۆ چاو لێ بکە مەسەلەی ئیعتیاد،
زۆر کەس بەرکی خۆی نازانێت کەسێکە مەسەلەن خانەوادەکەی خۆی دەرگیر نەبێ پیوانیە کە ئەوە وەزیفەی ئەوە دەبێت لەگەڵ ئاعتیادا مبارزە بکە لە سوورەتێکە ئەمڕۆ کە ئەمە نەخۆشینێک کە ئەمە ئەسلحەیەکە بەدەست جەمهوری ئیسلامیەوە جەمهوری ئیسلامی ئاعتیاد وەکو ئەبزارێک بەکاردێنێت بۆ لە ناوبردننی جوانەکانمان وەختی خۆی ڕەحیمی معاونی ئەحمەدی نژاد بوو قسەیەکی باشی بۆ جەمهوری ئیسلامی کرد دەڵێت کە دیفاع لە خۆی دەکات دەڵێ من کلاشینکۆف و لەگەڵ قەناسە و ئارپیجیم لە دەستیان خستە خوارەوە بافورم دادەسیان جوانانی ئەمڕۆ کە هەر کەسێ لە ڕێگای خۆی دەبێ حەول بدا بۆ ئەوەی کە ئەو دیاریدەی جمهوری ئیسلامی کە بافورە دەستی جوانەکانمان و دەستی منداڵەکانمان دەبێ ئەوانیان لێبسەنینەوە لەگەڵ ئەوانە مبارزە بکەین چاو لێ بکەن مەسەلەن هەرەوە ئاستی فەقیری و هەژاریە چ دەرسەدێک لە بەدبەختی و موسیبەتی بەسەر کچان و ژنانی جوانە هێناوە بربەرەکانێکردن لەگەڵ ئەوانە ینی لەگەڵ هەموو یاردەکانی جمهوری ئیسلامی کوشتن بەداخەوە مەسەلەن کچان و ژنان بە ناوی خۆ هەڵواسین بە ناوی خۆ کوشتن و حتا براو مێرد و باوک و کەسوکار و ئەوانە ڕۆژانە خەبەری ئەو جنایەتانە بڵاو دەبێتەوە ئەو هیچ کەسێک جنایەتکار لەدایک نەبووە ئەوە سیستمەکەیەک ئینسانەکان دەکا بە جنایەتکار ئەینا باوکێ چۆن دڵی بۆ مناڵەکەی خۆی بکوژێ برایە چۆن دڵی دێ خوشکەکەی خۆی بکوژێ چی کردووە خۆشەویستی کردووە خۆشەویستی لە هیچ جامعەیەکە نەتەنها جرم نییە بەڵکو حەقی تەبیعی هەموو بنیادمێکە ئەوە جمهوری ئیسلامی ئەوە دەکا ئەو خۆیان لەلایەکەوە فەسادیان ڕێخستووە کە بە ناوی سیغە و بە ناوی ناردنی کچان و منداڵانی ئەو خەڵکە بۆ وڵاتانی عەرەبی کە لەوێ پوڵیان پێپەیداکەن لەلایەکەوە لە ناو جەحێڵەکانە کە ئەمرێکی زۆر تەبیعی و ئاساییە عشق و عەلاقە و خۆشەویستیان مەنع کردووە بۆیکانی ئەو کۆمەڵگایە جمهوری ئیسلامی تووشی داڕمانی کردووە لە زۆر بابەتەوە دەبێت چێتەوە جێگای خۆی دەبێ ئەوانە ئەرزشدا بنرێ بۆ حرمەتی ژن بۆ حرمەتی هەر ئینسانێک لە ئەو کۆمەڵگایەدا هەیە بۆ جوانەکان بۆ کچان بۆ ژنان کاکە ئاستی ئەتیاد هاتووەتە سەر 11 ساڵ و 10 ساڵ منداڵانی کەم تەمەن دەدرێن بە ئیزدواج و بە پیاوێکی سێ بەرابەر تەمەنی خۆی ئەوانە گشتی موسیبەتە لەو کۆمەڵگایەدا بنابەرین مبارزەکردن لەگەڵ ئەوانە لە واقعدا مبارزە لەگەڵ فەرهەنگێکی منحەتی ئیسلامیە کە جمهوری ئیسلامی پەرەپێدەریەتی و ئەوە بۆ خۆی خەباتە و بربەرەکانەیە لەگەڵ جمهوری ئیسلامی و طبعا ئەوانە عەرزم کردی یەکگرتووی دەوێ ئاگایی دەوێ وەوە ئەرکی ئێمەیە ئەرکی تێکۆشەرانی ئێمەیە کە لەو بابەتانەوە دەبێت کار بکەن زەحمەت کێشن هەروەکو مەسەلەن کەسێک کە خەریکن لە ئیعدام ڕزگار یەکەن بارها بووە لە پێش زیندانی مرکزی سنە تا ئێستا چەند کەس لە ئیعدام ڕزگار کراوە ئەو کارەی کە تێکۆشەرانەی دەیکەن شاخە گوڵێک ئەخەنە ملی خانەوادەیەک وەکە بەخششی کردووە نسبەت بە کەسێک کە جنایەتی کردووە نسبەت بە منداڵەکەی ئەو تێکۆشەرانەی کە ئەوانە ئەکەن و ئەو وحدەتە لەو جامعەیە خەریکن دروستەکەنەوە ئەوانە قابلی ستایشن دەبێت ڕێزیان لێبگیرەوە ئەو کارێکە کە دەبێت بەردەوام بە باوەڕی من بکرێت بۆ بربەرەکانە لەگەڵ سیاستانەی کۆماری ئیسلامی کاک حەسەن ئەگەر ئیجازە بێ یەک دوو دانە پێیان بۆ هاتووە وانەی کە تۆزێ دوور و درێژ بن هەوڵەدەم کورتی کەمەوە بۆ خۆم بەڕێزێک لە سنەوە پامی نردووە بە فارسی نووسێتی سەلام خدمەتی شما بە کاک حەسەن ڕەحمان پەنا ئێدام قتل عمد دولتی است که کلاه شرعی سرش گذاشته تا مردم اعتراض نکنند دست شما درد نکنه برای این برنامه عالی بەڕێزێکی تریش پرسیاری کردووە وتوێتی ئاواتی حەیدەری قوربانی مانگرتنی گشتی بوو بۆ مافی خۆی سەرەڕای ناڕەزایەتی گشتی مامۆسایان ئایا پێویست نەبوو بڕیاری مانگرتنێکی گشتی بدرایە؟ ئەوەی ڕاستی بێت وەکو پێویست نسبەت بە هەر جنایەتێکی جمهوری ئیسلامی پێویستە بەڵام کەسانێک داوایان کرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشە هێندێک لە لایەنەکانی بە خشکە بەناو پشتیوانیان کرد هێندێک تەسویر و شتی وایش بڵاو کرایەوە کە ئەوە مانگرتن لە کوێ لەوانە بووە بەڵام بە دەلیلی ئەوەی کە خودی ئەو شرایەتە ئەو وەزیەتەی کە ئێستا لە دروست ببوو نەبوو بە ئەمرێکی واقعی بە پەلە لەو کارێک بۆ ئەوە بکرێت من لام وایە ئەوە هەمیشە و دایم لە توانن دەستوری کارا ببێ بەڵام ئەوە کۆدەنگی گەرەکە کۆدەنگی لایەنە سیاسیەکانی دەوێت و هەر ئەو حرەکەتە بەنەوعێک ناپوختەیە کە کرا و حرەکەتە کە دقەتی تیان نەکرا بوو کەسێک پێی وایە مەسەلەن
بەعنوانی کەسایەتی خۆ ئەوانە جێگای ڕێزن جێگای ئەرزشی خۆی هەیە بەڵام ئەگەر دەڵێن کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی حیزبیە بەبێ حیزبەکان بەبێ لایەنە سیاسیەکان بۆ مردێکی ئاوا کە تەنانەت چەپ و ڕاستی و کۆمۆنیست و لیبراڵی وەشی بەیەک و هاوکاریان کرۆ لە مانگرتنەکانەوە بە تایبەت جەرەیانی کۆمۆنیستی خودی کۆمەڵە نەخشی سەرەکی لەو مانگرتنانەدا بووە بەبێ ئێمە بەبێ خوێندنەوە لەگەڵ ڕفێقەکانمان لەناوە بەبێ لە دەسابوونی شرایطێک کە بتوانێت ئەو مانگرتنە تێدا سەرکەوتوو بێ ئەگەر شتی واش داوا بکرێ و بە نەتیجە نەگا بە زەرەر تەواوە بێت بۆیە ئەو کۆدەنگیە نەبوو و ئەو تەوافقە نەبوو لەسەر ئەوەی کە مانگرتنێکی گشتی ڕابگەیەندرێ هەر بۆیەکانی ئەوە نەکرا بەڵام ئەوە بە معنای ئەوە نییە کە لە دەستوران نەبێت بە معنای ئەوە نییە کە حزب و لایەنەکان لە بیریان نەبن و کاری بۆ نەکەین و هەر کاتێکیش پێویست بکات کە پێویست بوو بۆ ئەو ماجرایش بەڵام بە دلیل ئەو شرایطی کە عەرزم کردن بە باوەڕی من فەزای ناو ئەوەندەی کە ئێمە قسەمانە کرد لەگەڵ ڕفێقەکانی خۆمان پیان وا بۆ ئەو فەزایە هێستا ئەوە نییە وەکو مانگرتنەکانی تر بیگرێ بۆیەکانی ئێمە بەڕاستی بانگەوازمان نەکرد لایەنایەکی تر وتم بە خشکە و بە جۆرێکی کە کردیان بەڵام دەرە حاڵ سەرکەوتوو نەبوو و ئەوە نیشانی دەدا کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی حیزبیە خەڵک گوێ لە حیزبەکان دەگرێت على ڕەگمی هەر ڕەخنەیە کە شتێکی ببێ کە هەیە و زۆری شەیە بەڵام ناتوانین ئەوە نادیدە بگرین. حەسەن پرسیارەکان کە وتم لە سەرەتای بەرنامەوە هاتبوو بەڵام زۆر تەوەرەکە لە خۆ ناگرێت ئەویش باس لە کێشەکانی ناو کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانە ئەگەر پێت باش بێت ئاماژەیەکی پێ بدەین کاتیشمان زۆر نەماوە بەڵام هەوڵ دەدەین بە کورتی تا جێگای کە جواب بە پرسیاری ئەو دووبەڕە دەبێت یانێکیان نووسێتی کە ئێوە باس لە کێشەی معیشەتی و ژیان و گوزەرانی خەڵکەکان باس لە بوونی دیکتاتۆرێکی ئاوای وەک کۆماری ئیسلامیەکەن لە هەنوبەرێکی ئاوا حیزبێکی سیاسی زیندوو و یەکگرتو پێویستە بەڵام ئێوە لەم سەروبەندەیە کە لە هەموو کات پێویستترن بۆ ناو کۆمەلگا خەریکن لێ جیابنەوە هۆکاری ئەم جیابوونەوە چییە ئەگەر بە کورتی بتوانین ئاماژەیەکی پێ بکەین وڵای خۆت وتت ئەمە مەوزوعی تەوەرەی بەحسەکەی ئێمە نییە ئێستا بەحسەکە لەسەر شتێکی ترە بەڵام زۆر علاقەمەند نیم بەڕاستی لێرەوە لەم بەرنامەوە لەسەر ئەوە قسە بکەم بەڵام تاوجێگایی بە تەودیحێک دەگەڕێتەوە کە من بیدەم ئەویش ئەوەیە کە من لام وایە بە دەلیلی ئەو ڕەفتارەی کە لە ماوەی ڕابردوودا لە 3-4 ساڵی ڕابردوودا بەشێک لە ئەو هاوڕێیانەمان کە ئێستەیش تا ئێلانیش بەیەکۆین لەنا ئەو حیزبەدا گردیانە پێش نسبەت بە مەسائل نسبەت بە کێشەکان نسبەت بە اختلافاتێک کە بوومان ئەو ڕەفتارانەی کە کردیان بوو باعثی ئەو وەزیەتە ئەز جملە ئێمە هەموو کەس دەزانێت خۆ ئەو کێشانەی کە ئاوا هێنا بەرجەستەکراوە هیچ کامێکی لەو حیزبەدا تازە نەبوون هەرو بەحسانەی کە مثلا هەر ئەو ڕۆژانە بەرپرسی کومیتەی ئیجرایی هاتووە قسەی کردووە کارم بە لەحن و زمان و شێوەیە کە زۆر نامۆ بوو بە شێوە و قسەکردن و انتقادکردنی ئێمە و بە تایبەت لە فەزایکی ڕفێقانەدا و چەند ساڵیشە کار بۆ واکرێت کەسانێکی کە لە دەوروبەری ئەو ڕفێقە و کومیتە ئیجرایی بوون کاریانە کرد بۆ ئەوانە بە زمانێک هەمووی ئەوانەی تەئید کرد بە زمانێک هەمووی ئەوانەی تێکرار کردەوە بۆیەکانێ ئەو فەزاسازیەی کە کرا ئەو ڕاست و چەپەی کە هێنایان ئەو ناسیۆنالیست و کۆمۆنیستەی کە دروستیان کرد و نائاشنا نەبوو بۆ ئێمە لە 30 ساڵەوە پێشە ئەو ئەزمونە تەجربەی خۆی دا و دوشمان بەشوێ گەیشت و چی پێهات و ئەوانە بەداخەوە بەشێک ئەو ڕەوشانە ئەو شێوە تەنانەت بیرکردنەوەیە بوو بە باعثی ئەوە کە ئەو وەزیەتەی کە ئێستا هاتوێتە پێشەوە جیالەوە ئێمە هیچ ڕێگایەکمان نەبوو بەغیر لە ئەوەی کە لە ڕێگای ئەسازنامەوە لە ڕێگای چوارچێوەهای حیزبی بۆ ئەو دیێر و کێشانە بچینە پێشەوە بەداخەوە کومیتەی ئیجرایی و حیزبەکە لە ڕاستی حیزبەکەدا بوو دەبوو ئەو کارانەی بکردایە نەیکرد و حیزبی بەرەو ئەو وەزیەتە هێنا کە ئێستا هێناویانە بەڵام بە هەمووی ئەوانەیشەوە من ئەتوانم ئەوە بڵێم بە هەمووی ئەو دۆستە و دۆستانە خەڵکی کوردستانیش ئەو ئیتمینانیان پێ بدەم کە کۆمەڵە بەپێچەوانی ئەو تەبلیغات و شایعاتانەی کە دەیکەن مەسەلەن باوەڕی بە جنبشی شورایی نەماوە لەکوێدا هاتووە
لەگەڵ ئەحزابی دیکەی کوردستانی تا ئەو دەچوەتە پێشەوە کە بەیانی حاکمیت و دەسەڵاتی شتوانێکەکەن هیچ شتێکی ئەوە مەبنایەکی نییە بۆ ئەو قسانە. یا مثلەن کراسی عوسمان لە هاتنی جەرەیانێک دروست بکەی ئەوە ئێمە لەگەڵ جەرەیاناتی مثلەن مەسحەبی مەرزبەندیمان هەیە مەرجەکانیان شکان و لەکوێ ئەوانە بووە وەکانێ بە نەوعێک ئەو نەوعە تەبلیغاتە ئەو نەوعە فەزاسازیە ئەو نەوعە دابەشکاریەی کە کردیان لەو تەشکیلاتەدا ئەو وەزیەتەی دروست کرد. بەڵام بە هەمووی ئەوانەوە من بە ئیتمینانەوە دەڵێم کە ئەو تەشکیلاتە ڕاستە خۆ ئێمە پێشوازی لە ئینشعاب و جیابوونەوە هیچ کام لەوانە ناکەین و هیوادارین ئێستەنج ڕێگایەک کە ماوە باریکە ڕێگایەک ئەگەر مابێ کۆنگرێ حزبی کۆمونیستی ئێرانە کە ئەو کمیتە ئیجراییە موەزەفە بەوەی کە بیگرێ ناتوان خوانی لێ دەرباسکەن ناتوانین بیخەنە ئەستۆی خەڵکی دیکە ئەوە ناڵم 50% دەی فەرمو کاکە 50% ئەی لە چی نیگەرانی ممکنە لەو لایشە خەڵکی تریش پەیدا من لەو 50% وەکەن بە 51 و 52 دەی با ئەو لایەنەی تر بەشم ڕێینێنێتەوە توار ئیدارەی ئەو جهاتە بلچوویکێکی خۆت بەرە پێشەوە کە پێ دوای خەڵکی دیکە من چوی کرد جا بۆ یەکانێ ئەو جە و فەزایە ئەو جار ئێمە پێشنهادیشمان کرد تەنانەت ئێمە لە پلۆنۆمێکی پێشتری خۆماندا ڕێگا هەلمان خستە پێش هەتا وتمان وەرن فەرمون عنوانی ڕفەقایەک بێن بە هەردوو لادا بچینەوە بەڵام هەردوو پایان کرد لە کەوشێکە و مزافەن ئەوەی کە تەشکیلاتێکی مەوازیان دروست کرد تشکیلاتێکیان لەناو تشکیلاتە دروست کرد وەختی خۆی ڕوتی سوسیالیستیە لەسەر ئەوە دەرکرا هەر لەسەر ئەوە ڕوتی سوسیالیستی بڕیاری لەسەر درا دەرکرێ نە تەلەڤیزیۆنیان بوو نە تشکیلاتیان لەناوە بوو نە ڕێکخراوی خارجی کیشوەریان بوو نە کۆنفرانسی وڵاتیە هیچ کام لەوانیان ئەوە نەبوو نەتوانن نیکەن بەڵام ئەوانەیشیان نەکرد دەرکران ئێستا کە تۆ ئەوانەیشت کردووە و دێش دەڵێ ئەوەی ئێمە ئەوان فەرقی هەیە ئەی فەرقەکەی چییە بۆیە من دەڵێم ئەو فەزایە ئەو جەوە ئەو کە دروستیان کرد بەداخەوە بوو باعثی ئەوانە بەڵام من دەڵێم داواکەم لە ڕفێقەکانی ئێمە لە ناو لێرە لە هەموو جێگایەکە ڕفێقانە گەر بەو تعدادە نیوە بە نیوەن زۆر دەستیان خۆش بێ زۆر عالیە فەرمون کۆنگرە بگرن بە هەمووچینە کۆنگرەوە لێوە بیکەین بەڵام ئەوانە تەبلیغاتە ئەوان حاضر نین بە ئەقەلیەت بوونەکەیان بە کەمایەتی بوونەکەیان رازی بن ئەوە زەرەرە ئەوە لەگەڵ هیچ دەورێک لە تاریخی و حیزبە نایەتەوە ئەو حیزبە ئەکسەریت و ئەقەلیەتی تێدا بووە ئەقەلیەت تەبعیەتی کردووە بەڵام کاکە کمیتە ئیجراییە کە دەورەکەی تەواو بۆ ئەکسپایر بووە تاریخی نەماوە 4 ساڵە لە تاریخەکەی گوزەراوە تو حاضر نیت بیت کۆنگرەکەت بگری ئێستا لەو لاودی خەڵکی تر مقەسرەکەی بگرتای خۆت خستایەتە معرضی قەزاوەتەوە یەک پرسیاری تریش هاتووە هەڵبەت من هەوڵەدەم ئەو پرسیاری تریش کە هەر لەم بوارەیە بیڵێم یەک دوو پەیام سێ چوار پەیامن من تۆزێک باسەکەمان لێ ئاڵۆزەکات ینی لەم بەروێباتەوە بۆ ئەو بەر من هەوڵەدەم جۆرێک ڕێکی بکەمەوە کە ئەو پرسیارەی ئەو بەڕێزە کە هەر لە مەوردی ئەم مەوزوع ئەو اختلافاتی ناو خۆمانە بەڕێزێک نووسێتی بە فارسی نووسێتی بامە هەڕێک بە فارسیەکەی بخوێنمەوە نووسێتی کۆمەڵە هەمان گونێکی قاتعانە عمل کرد برای بەرگۆزاریە کۆنگرەیە کۆمەڵێ میبایست قاطعیت داشته باشد تشکیلات بایستی حکم صادر کند تعارف را بایستی کنار گذاشت پەیامێکی ترش هەر لەو بارەوە هاتووەڵێ کاکسەلاح گوایە لەم چەند ڕۆژایە باسی کردووە هەموو بە قەولی ئەم ڕفیقەکە نووسێتی هەموو تۆپەکەی خستووەتە حوشەی یا مەیدانی مقابلەوە هەموو تاوانەکانی خستووەتە تەرەفی مقابلی خۆیەوە گوایە ئەوان حەزف کراون گوایە ئەوان لە تەلەڤیزیۆن دەرکراون ئەم باسانە لە حاڵ ئەمە ئەلبەتە نەزەریشی نووسیوە بە کورتی نووسێتی بەڵام لەبیری چوەتەوە کە مەسلەی چەپ و ڕاست و بلشویک و منشویک هەر کاسەلاح خۆی مەترەحی کرد لەناو تەشکیلاتەوە ئەگەر لەسەر ئەو وردەکاریانە واز بێنەوە بگەڕێتەوە سەر هۆکاری ئەسڵی جیابوونەوەکە ئەزانێت کە تاوانباری سەرەکی ئەم اختلافاتانە ئەو بەشە بوون کە بە ناحەق چەپ و ڕاست و بلشویک و منشویکیان ناو تەشکیلاتە دروست کرد کاک ئاکۆ جارەوە بڵێم کاکسەلا زۆر عەسەبانی بوو و هەرەوە نیشانی دەدات کەسێک ئەگەر حەقانێتی پێبێ عەسەبانی نییە هەرەوە نەحەقانێتی ئەوی بە باوەڕی من نیشاندا جا لە زمانێکە نسبەت بە ڕفێقێکە بەڕاستی کەسێکە لە هەموو کە زیاتر لەو تشکیلاتەدا لەگەڵ کاکسەلاحە بە ئیسلاح نزیک بووە بەدەمیەوە بووە زۆر جار
کاک سەیبراهیم بووە بە زمانی قسەی کرد کە ئەو زمانە هیچ زمانێکی سەمیمانە و ڕفاقەت وانە نەبوو، مزافەن ئەوەی کە هیچ وشەیەکی تازەش لە قسەکانیان نەبوو، هیچ بە کەلیمە، چونکە هەمووی ئەوانەی کەوتبووی لە متحدەکانی ئەو نووسیویانە لەسەر سایتەکان لە 5 بەش و 6 بەش و 7 بەش و 8 بەش دایان ناوە و معلوم بوو ئەو قسانەی کە کراوە و کاکسەلا خۆی ناکرد بە خاوەنی ئەو خاوەنی ئەو قسانەیشە، ئەوانش ئەوە بووە. مزافەن ئەوەی کە ئەو قسانە بە باوەڕی من بۆ قەناعەت پێهێنانی جامعە و کۆمەلگا نەبوو کە کۆمەلگای اختلافەکانی ئێمە بزانێت، بۆ نگەرانی لەو جەمعەی دەوروبەری خۆی بوو کە ئەوان متقاعدکەوە ئەوان ڕابگرێ بەو شێوە قسەکردن و بەو شێوە ئەدەبیات و ئەوەی کە بەکاری برد لەسەر مەسئلەی حەزب و کاکە سیاسەتی حەزب ئەوان هێنایەن. ئەگەر قسە لەسەر سیاسەتی حەزبە لە کۆنگرەی دوای سەروبەندی کۆنگرەی هەفتەوە ئەوان هێنایەن، هەرو کاک حەمەیەی کە دەیهێن و ئێستا زۆر بە پەلەیلێنی شعاب لە هەموو کە زیاتر بەڕاستی زۆر دڵسۆزانە حەولی بۆ ئەدا، هەر ئەو کاک حەمەیە حەزبی هەموو ئەندامانی کمیتەی مرکزی کۆمەڵی کرد لە تەلەڤیزیۆنێک کاناڵێکە کە بەدەستی و لە سوورەتێکە ئەو کاناڵە ئەو بەرنامەی ئەو دەبوو لە چوارچێوەی سیاستەکانی کۆمەڵە بچێتە پێشەوە، لە خەڵکی دیکە و ئەملا ئەولای بۆ دەهێنا یار فێخی بوو لە هەفتەیەکە 4 جار لە بەرنمەیەکە دەیانهێنا بەڵام حاضر نەبوونەوانە بکەن، بنابەرین ئەوان حقانیتیان نییە لەوە کە باسی مەسەلەن سیاسەتی حەزب بکەن و ئەوانە. کاک سەلاح لە کۆنگرەی 16 شەرت دادەنێ ئەگەر فڵان کەس بێ بۆ کمیتە مرکزی من نایم سیاسەتی حەزب لەکوێوە هات کە ئێستا ئەوان ئەوڕۆکە دێن ئەوانە دەڵێن جا دەرهاو من نامەوێت سمە وردەکاری ئەوانە یا بەحسی تەلەڤیزیۆن و جەناح و ئەوانە کاک جەناح ئەوان دروستیان کرد، بەڵام زۆر سەیرە تۆ مەسەلەن خۆت جەناح دروست کردووە جەماعەتێک کردە بە ناسیۆنالیسم خۆتێک کردە بە کۆمۆنیست، ئەخر من هەموو ڕابردوم لە پێناوی کۆمۆنیزمە سەرف کردووە و خۆم بە پێخۆشەری ئەو ڕێبازازانم ڕۆژتاوارە پێم بڵێ ناسیۆنالیست دوایش بڵێ وەرە ڕێیشم پێ بدە لە کۆنگرەدا چۆن ڕێی پێ بدە کۆنفرانس گیرا خۆم کۆنفرانسە ناهاتی تەحریمتان کرد خۆ کۆنفرانسی پێشوو هاتبوون دەی بە خااتری ئەو زمانەی تۆ بوو کە خەڵک نەهات ڕێیتان پێ بدایتر بەو بلشوی کۆمنیشویەکەی کە دروستت کرد بەو چەپ و ڕاستەی کە دروستت کرد بووی بە باعسی ئەوە بۆ یەکانێ دەڵێم ئەو نەوعەکاری ئەوان ئەو بوو باعسی ئەو وەزیەتە کە هاتە پێشەوە ئەلعانی 6 ساڵ تاریخی کۆنگرەی 12 حزبی کۆمۆنیست گوزەراوە دەڵێ 75% کمیتەی مرکزین کاکە دوو انتخابات لە ئەمریکا کرا لە فەڕەنسا کرا لە ئێران کرا لە کوێ کرا لە خۆت خەم عەرەزی قەزاوەتەوە ئەخ ناتوانێت 6 ساڵ خەڵک بە مانگ ئەو ڕۆکە ئەو سازمانهای نەزەرسەنجی بە هەفتە بە دەڕۆژ بە مانگ نەزەرسەنجیەکە نەزەری خەڵک دەگۆڕدرێ قابل لە 6 ساڵ لەوە پێش من ڕێیم بە کەسێکدا بێت ڕێی پێ بدەمەوە بەدەنی اختلافاتنیش کاتوێتە پێشەوە من دەڵم کاکە واقعی نییە ئەوە ڕاستگۆیانە نییە بەڕێزێک من بە تێکس بۆم نووسی بەڵێنم پێدا کە تێکسەکەی بخوێنمەوە ئەوەڵ حاڵی نەبووم بۆ مەزانی لە هینە چون تۆزێک نووسینی کوردیەکەی زەحمەت بوو بخوێنەوە بەڵام بە ئیشارەی پێ بکەم گوایە ئەو جەماعەتێک لە ئێران کە خۆیان سەربەج لایەنی کۆمیتەی ئیجرایی زانن ئەڵێن لە ئوردوگا بێخەبەرن وایە ئەمان ئەو بەڕێزانە لە ناو ئێران ئاوایە لە کوردستان ئاوە تەبلیغەکەن کە ئێوە لە ئوردوگا بێخەبەرن کە کاک حەسەنی ڕەحمان پەنایە خەریکانی شعاب لە کۆمەڵایەدات ئەڵێ بەم شێوەیە کاریان بووەتە کوتانی ڕفیقە دڵسۆزەکانی کۆمەڵا لە تێکستەکەی لانیکەم وا حاڵی بوو لەناو خۆ چنەوە تەبلیغاتێکی مەسمومەکەم فەرموو کاکەسم بەڵێ وتویانە کە ئەوە من ڕفێقی تر فڵان ئێمە خەریکی جیابینەوە ئەوڵم کۆمەڵە وەختی خۆی یەکێ لەو شتانەی کە دەمان کورد لە جەریانی شعبی کە عەبدوڵڵاوانەیە ئەوە بوو کە مثلەن بە حتا لەسەر کمیتە مرکزی ئەمانوو ئەوان لە 15 نەفەری کمیتە مرکزی سیان لەگەڵا ئەم ڕفێقانەی ئێستا لە ناو کمیتەی مرکزی کۆمەڵەدا تاقە نەفەرێکیشیان لەگەڵ نییە بە نەفەر ئەو جەمبەی لە ناو ئوردوگادا بە تعداد بەقەت ئەنگوستەکانی دەست نابن بەچی ئەوە ئێمە خەریکی جیابینەوە لە کۆمەڵە ئەوە تەبلیغاتێکە لە ناوە دەیکەن ئەوەی چیە خەریکە جیابێتەوە و چیە باوەڕی بەچی نەماوە چیە چێ بۆ لای چێ و بە باوەڕی من قسانە ئەرزشی نییە هەروەوە نابێ خۆشمانی پێوە ماندوو بکەین و داواکەم لە ڕفێقەکانی ناوەش خۆیان بۆ شتانەوە ماندوو نەکەن زۆر چاکە بەڕێزێکی تریش هەر لەم بارەوە نووسویەتی تعدادێکن لە سنە چەند کەسێکن کە مرەتەب خەریکی شانتاژکردن و لەم دوکان بۆ دوکانە چن و بەداخەوە خۆیان لە سەر بەلایەنی کاک سەلاح پێناساکەن ئەو قسانە و ئەو نوع بەرخوردووە هەڵسوکەوتەی کە ئەوانێکەن
هیچ لە قازانجی جوڵانەوەی تەبقەی کاریگەر و مافەکانی تەبقەی کاریگەران نییە جگە لە تەخریبی هاوسەنگەران و ڕفیقە کۆنەکانی خۆیان. کاکۆ من فقط یەک شتەڵم لەو بابەتەوە ئێمە زۆر حەولمان داوە چ لێرە چ لە دەرەوە چ بە تایبەت لە ناوە هەر نەوعە تەفرەقەیەک هەر نەوعە کێشەیەک کە جمهوری ئیسلامی قازانجی تێدا بکە هەموو کە زەرەری تێدا دەکات دوو خەڵک دەچێتە چاوی هەمومان بۆیکانێ من داواکەم لەسەر مەسئلەی ناوە لێگەڕێن کاکسەلاح ناڵێ 75% من دەڵێم 80 مبارەکت بێت قەیناکە ڕۆژێک دەبێت قەزاوەتیش دەکرێت لەو بابەتە ئێستش کراوە ئەڵبەتە بەڵام بە هەمووی ئەوانەوە فەرم و بێ زەحمەت و کۆنگرە بگرە لەو 80% نەفەریان بێنە بۆ کۆنگرەکە ئێمە استقبالی لێکەین بۆیە من ناوە بە هێڵی سوورە زانم وەختی خۆشی ئیتلاعیان دەدا بە ناوی پاوە و بە ناوی سنە و بە ناوی کوێ و واقعی نەبوو ئەوانە لەوە بگەڕێین بۆیە داوام لە ڕفیقەکانی ناوە ئەوەیە بە هەموو بابەتێکەوە لە حەولی هاوکاریە بن ئێمە دژمنەکەمان جمهوری ئیسلامیە دژمنەکەمان ڕفیقەکانی خۆمان و ئەوە نییە کە ئێستەکانی خەریکی ئەو شەڕ و کێشە لەگەڵ یەکتری بین ئەوەی کە خەریکە ئەو خەڵکە ئیعدامەکە و دەیکوژێت و نان و ئاوی دەبڕێت ئەوە اختلافات ناو حزب احزاب لكن لێمە کەمتر نییە کاکە لە هەموو لایەنەکان و جەریانەکانی کێشا ببینین پێکانی بۆ ناوە بۆ من هێڵی سوورە وەکو کەسێکە لەگەڵ ناوە تەماسم هەیە فەزای ناوە ئەزانم ڕفیقەکانی ناوە قسەیان لەگەڵەکەم بە کۆڕ بە کۆمەڵ بە فەرد بە هەمووی ئەوانە هەر ئەوەش گەوتون کەسانی ئەگەر خەریکن تەخریبەکەن خۆ معلومە لە جهەتێکی ترایە هەدەفێکی تر تعقیبەکات بەڵام ئێمە بە هەمووی ئەوانەی شەوە ڕفیقین تا ئێستش لە ناو حیزبێکین تا ئێستش ئەندامی حیزبێکین تا ئێستش ناخۆشە کۆنگرێ کۆمەڵە کۆنگرێکە ئەوانی تێدانین بەم خۆیان نەخستە و معرەضی قەزاوەتەوە 4 ساڵە لە عەلێ و تەشکیلاتە خەریکن شتی ترەکەن بۆیکانە نەیانتوانین لەو کۆنگرێشا بەشداری بکەن هیواداری نێوان کۆنگرێ حیزب بگرن ئێمە دەچین بەشداریەکەین با ئەوان ئەکسەریەت بن قەیناکە ئێمە ئەقەلیەت بین با کومیتە مەرکەزیەکی ئەکسەری لەوان هەڵبژێردرێ ئێمە تەبعیەتی لێکەین بەڵام لە کومیتە مەرکەزیە کە 6 ساڵ بەسەر عمریا ڕۆیشتووە و خۆی ناخاتە قەزاوەتەوە معلومە تەبعیەت ناکرێتر ئەوە دەوری تەواو بوو جا بۆیکانە من داوام ئەوەیە لەسەر مەسئلەی ناوە زۆر مەسئلەیەکی حساسە دەبێت مەجال نەدەین کە جمهوری ئیسلامی لە کێشەی ئەم ڕفیق و ئەو ڕفیق لەناو ئەم دوکان و ئەو بازار و لەوەدا ئیسفادە بکە هەرچی بێ ئێمە لە عەلەی جمهوری ئیسلامی متحدین هەمومان لە عەلەی جمهوری ئیسلامی هاوخەباتین هاوڕێین هاوسەنگەرین ئێستش کێشەمانێت تەنانەت جیابوونەوەیش ببێ بە قەولی ئەوان کراوە دەمێکێ کراوە و ڕایان گەیاندووە و ڕسمیەتیان پێداوە مبارەکیان بێت بەڵام بەوەیشەوە ئێمە لەگەڵ ئەوانە بۆ مبارزە لەگەڵ جمهوری ئیسلامی بۆ مبارزە لەگەڵ پەدیدەهای خراپی ناو کۆمەلگای لە سەنگەرەکان وە هیوادارم بەو ڕۆحەوە ڕفیقەکانی چاو لێ بکەن زۆر سپاس دەکەم بە ڕێزێک نووسێتی لەم بەرنامە جێگای کاک فەرهاد خاڵیە زۆر سپاس کە ئێوە هەوڵتان داوە ئەم بەرنامە درێژە پێ بدەن و درێژە پێدەری ڕێگای کاک فەرهاد بین زۆر سپاس بۆ بەڕێزێکی تر نووسێتی کاکەسن نووسێتی ئاگادارین بەرەو پیری کۆنگراسن بۆ جوابدانەوە بە هەموو ئەم کێشانە پێویستە ئەو تەشکیلاتی کۆمەڵە هاوڕایانی حیزبی کۆمونیست ئێران چ لە دەرەوە چ لە کوردستان و چ لە ناوە زۆر بە ئاوەڵایی و بە فکرێکی کراوە بەرەو پیری کۆنگرە بچن کۆنگرەیەکی سەرکەوتوو ئەتوانێت کۆمەڵە بەهێز بکات کۆمەڵە ئومیدوار بکات لە گۆشەیەکی تریش بەڕێزێک نووسێتی کاکسەلاح و هاوڕایانی باش ئەزانن کە لە دوای ئیعدامی حەیدەری قوربانی جەرایاناتی تری ئۆپۆزیسیۆن لە کوردستان بانکێشەی ئەقتصابیان کرد بەڵام کۆمەڵی تیانە بوو هیچ وەزنێکی نەبووە هیچ بدەم خەڵک بدەم بانگەوازەکەیانەوە نەچوو ئەبێ ئەم کۆمەڵەیە تەقویەت کرێ بەهێز کرێ و تر بەهانە قبول ناکرێت بەڕێزێکی ترێژ نووسێتی من لە ئینشعاب نیگەران نیم زۆر جار ئینشعاب یارمەتی دەرە بۆی کە تەشکیلاتێک بەرەو پێشێت قەویتر بێت هەمیشە ئینشعاب ناخۆشە بەڵام دوورکەوتنەوە لە هاوڕەکانن لە یەک سەنگەران ناخۆشە بەڵام بعد جارێک بەناچارە و ئیلزامیشە و بۆی کە خۆت لە مەجموعەیەک سەرێشە و مەسایلی حاشیەی لا بدەی و بە ئەسڵی مۆزوع شەسبی ئینشعاب ناگوزیرە ڕفیقێکی بەڕێزێک نووسویەتی شارۆشتەکەی ناخوێنمەوە کاکەسان چون بازن ئیشارەی پێ نەکراوە بەڵام لە ناوخۆی ئێرانە نووسێتی کاک حەسەن ئەفرادی کە دەر یەک تەشکیلات و غیرە مەسئولانە یەک تەشکیلاتی دیگەر تەسیس کردن نەباید بانها هەمکاری کرد و باید ئەزانها فاصله گرفت
ئیجازە بدەن یەک پامی تریش تۆزێک پامەکان توولانی بوو سپاسی کردووە بۆ بەرنامەکە و دەستخۆشی کردووە کاک حەسەن بەڕێزێک نووسویەتی ئەگەر لەم کۆنگرە ئینشعاب بکرێت یا بەڕێزانە بەشداری نەکەن دوای ئەو وەزیەتی ئەلبەتە ئەگەر پێت خۆشە وەڵام بەم پرسیارە بدەیتەوە شاید ئێستا بازەشت نادیار بێت بەڵام ئەگەر ئینشعاب بکرێت ئوردوگا و وەزیەتی پێزی پێشمەرگەی کۆمەڵەوانە چی بەسەر دێت لەو کۆنگرەدا هیچ ئینشعابێک ناکرێت کۆنگرەی کۆمەڵەیە کومیتەی مەرکەزی کۆمەڵە بە پێی ئەساسنامە دەبوو 2 ساڵ لەو پێش ئەو کۆنگرەمان بگرتایێت بەڵام بەهۆی ئەم جێرە و کێشە و شەڕی جەناحی بەسەریانە تەحمیل کردین کۆنگرە 2 ساڵ وە دواکەوت بۆی ئەوە جێ خۆیەتی کە بڵێن ئەوە بەڕاستی دلیلەکەی ئەوە بووە لە کۆنگرەدا هیچ ئینشعابێک ڕوونادات هیچ ئینشعابێک اتفاقا ئەو لایەنی دیکە حولی ئەوە بوو کە لەو کۆنگرەدا ئینشعاب کا بە ناوی هەر ئەو ڕەوەندەی کە وەختی خۆی کە عەبدوڵای موتەدی گرتیە پێش و هاتن لە کۆنگرەی کۆمەڵەدا ئینشعابیان کرد ئەوان ویستیان ئەوە بکەن بەڵام ئەوە بە باوەڕی من خونسا بووە ئینشعابێک ناکرێت لە کۆنگرەی کۆمەڵەدا و ئەوە لەو بابەتەوە من دڵنیایی بە هەموو کەسێک دەدەم و هەموو جهاتی ئێمەش ئەوەیە کۆنگرێکی سەرکەوتوو بێ کۆنگرەیەک بێت کە لە درێژەی تا ئێستای ئەو حەفدە کۆنگرەی کە کۆمەڵە کردوێتی بە نسبەتی ئۆردوگا و هیچ ئاڵوگۆڕێک لە ئۆردوگادا نە پێش هاتووە نە پێشیش دێت و نە قەراریشە پێش بێت ئۆردوگای کۆمەڵەیە هەروەکو چۆن 2-3 دانە ئینشعاب و جیابوونەوەی ترکرا ئۆردوگا لە جێگای خۆی بووە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە جێگای خۆیەتی تشکیلاتی ئێمە لە جێگای خۆیەتی هیچ نەگەرانیەک لەو بابەتەوە وجودی نییە بنابەرین ئەوە کۆمەڵە لەسەر جێی خۆیەتی هێزی پێشمەرگەیشی لە جێی خۆیەتی و ڕۆژانەی شەر ئێستا ئێمە دەورەی ئامۆزژگامان هەیە ماوەی لەوە پێشتر 2-3 واحدمان تا ئێستا چەکدار کردووە و هێزی پێشمەرگە بژانەوەی زیاتریشی بە نسبەت پێشوش بە خۆی بینیوە نابەرینە و بابەتەوە هیچ جێگای نگەرانیەک نییە و هەموو شتێک لە جێگای خۆیەتی بە باوەڕی من بەڵام ئەوەی کە فێخێک گوتوێتی ئینشعاب حزب تەقویەتەکە پێم خۆشم لە حەزەیەک بڵێم من زۆر لەگەڵ نەزەری ئەو بەڕێزە موافق نیم 100 بریا ئەوە نەبوایە 100 بریا ئەو چێر و کێشەمان نەبوایە 100 بریا متحدتر و منسەجمتر و وەکو جاران بە اختلافەکانیشمانەوە کاکە خۆهمووی ئەو اختلافاتانەی کە کاکسەلا هات و 2 بەرنامەی لەسەر کرد و ئەو هەموو خۆی بە عەسەبانیەت و ماندوێتی و لە سەریوتی هەمووی ئەوانە لەو تەشکیلاتەدا سابقەی هەیە کەس بە وڵامی کەشاوەرزی نەود بڵێ لە کۆمونیزم لای داوە کاکسەلا کردێتی بە بنێشتە خۆشەی سەردەمی سوسیالیزم لە وڵاتێکە کاکەوە تاریخی هەیە دەبچێت مطالعەی ئەوانە بکات دەزانێت کە هەر لە کوێوە تاریخەکەی هاتووە لە انقلابی ئۆکتۆبرە و بۆڵتێنی لەسەر نووسراوە کەس قەراری نەهێنا کەس کەسی تری نەکرد بە مرتد کەس نهات 6 وانێکی لەسەر بنووسێت و ئیتهام لە خەڵکی دیکە بدا لەسەر مەسئلەی چەپ ئەسەر لەسەر دروستکردنی حزبی کۆمونیست لەسەر خەڵکانێکە ئەوە نووسراوەکانی ئەو کاتە هەیە جوابی چلیک دەدرێتەوە جوابی اتحادیە کۆمونیستات دەدرێتەوە جوابی خەڵکی دیکە دەدرێتەوە اختلاف لەسەر هەمووی ئەوان لە تاریخی حزبێک اختلافی تێدانیە مردووە فقط مردووی قەبرستانەکان اختلافیان نییە بەیەکەوە ئێمە دەمانوێت تەسویرێکی دیکە لە اختلافیش بدەین لە ناو خۆمانە کاکسەلا شانازی بەوە دەکات یا ئەوە بەرجەستە دەکاتەوە لە ناو خۆیانە اختلافیانە کێشیانە چیان دەبێت کاکە ئێمە حزبی یەکبوونی نین ئەو حزبە بە تۆیشەوە بە ئێمەیشەوە بە هەمومانەوە بە یەکۆ ببوایەتین جوانتر بوو بە هەموو کێشەکانیشیەوە بەڵام تۆ ئێستا پێت وایە ئەگەر کەسێک گوتین دەبێت زمانی نەگەڕێ کەسێک ئەگەر ملاحەزەیەکی وت دەبێت فەوری گرایشێکی بۆ دروستکەی قەتعاً کۆمەڵە وانە بووە نابێ وایش بێ حزبی کۆمونیست وانە بووە نە لە دەورێکە وای لێ هات لە دەورەی کۆمونیزمی کرێکاریە و حزبی یەکبوونی نووسراوانەوە دویمان چەندانە بوونی دیکەیشی لێ بووە من دڵنیام ئەو جەریانی کاکسەلاحش ئەنواعی بوونی تری لێ بێتەوە ئابۆ شێوە بڕاتە پێشەوە کە جێ خۆی بوو ئەو دەرسی وەرگرتە تەجروبەیان وەرگرتە لەوانە بۆیە من شعبم پێ باشە نە پێم وایە پێی تەقویەت دەبین بەڵام دەزانم خۆ حزبێکە بالاخره زۆر کاروباری ئەوانەی کە ببوون دەستگا دەبێ ڕێگای بۆ بدەیت و ڕێگاکەش ئێمە دۆزی بوومانەوە ئەویش کۆنگرە بوو دەڵێ کۆنفرانسی جەناحی کاکە کۆنفرانس حەقی خۆیەتی کومیتای حزبی حەقی خۆیانە ئەخۆ تۆ ناکرێت سیستمێکی ئیستبدادی دامەزرێنی لەناو حزبێکی کۆمۆنیستی هەرچیە بە مەیلی تۆ نەبێت ئەوە انحرافە ئەوە لادانە کومیتەی خارجی کشور کاری باشی کرد کۆنفرانسی کرد کومیتەی مەرکەزی کۆمەڵە کارێ باش دەکات کە کۆنگرە دەگرێت دەبوو زووترمان گرتایێت تۆ خراپ دەکەی کە کۆنگرە ناگری نابەرین ئەوانە هەمووی ئەوەمان پێ دەڵێت کە ئەو تەشکیلاتە بە
فکریشی تێدا بێ عەقیدە بەری فکر ناگیرێ بەری نەزەر ناگیرێ زۆرم پێسەیرە لە مارکس ڕێی بێنیتەوە قسە بێنیتەوە وای تو فڵانی تو چی و توانە بەڵام خۆت باوەڕ بە قسەکانی نەبێت ئەوە انحرافیانی ئەوە جا بۆیە کاتێ من پێم وابێت ئەوە جێنیگەرانی نییە کۆنگرەی کۆمەڵە جێنیگەرانی نییە ئۆردوگای کۆمەڵە و تەشکیلاتە لە جێ خۆیەتی ئەو دڵساردی نابێ بێڵین لە بەتایبەت لە ناوە لێرە من نەگەران نیم هیچ کێشەیەکی وایتیان نییە لە دەریشەوە معلوم بۆ کێشەکان هەرچی نگەرانیە لە ناوەیە خانەوادەی گیانبەخت کردووان تەشکیلاتی ناوە دەبێ ئەو احساسی ئەمنیەتە بکەن کە و تەشکیلاتە لەسەر جێگای خۆیەتی و لەو کۆنگرێشا من دڵیام لەوەی کە هیچ شتێک ڕوو نادات و کەسانێکە کیسەیان بۆ هەڵدوریوە دوای کۆنگرێژ نەتیجەکانی گزارشەکانی قەرار و قەتنامەکانیشی دێتە دەرەوە و بەرحاڵ بە نەتیجەیەک ناگات ئەو تەبلیغاتێک ئەو کەسانە دەیکرد. زۆر باشە کاکەسن هاوڕێیانی بەشی تەکنیک پێمانەڵێن 3 دقەمان وەختووە ئەو وەختێک کەوتیان 3 دقە بێتێ بۆ بە 2 دقە و نێویش جا چەندانە پەیامیشمان هەیە جادەدە ئەو پەیامانە من بیخوێنمەوە جادەدە ئەو پەیامانە بخوێنمەوە کاک حەسەن تۆزێک مربوط بەم باسی ئەخیرمان نەبوو بەڵام چون بەڵێنم پێدابوون نووسێتی سلااو ڕێز ئایا پشتیوانی لە مانگرتنی مامۆستایان لەلایەن خەڵک و جەماوەر چۆن دەبینن چ بکەن باشەیانی خەڵک و جەماوەر ئەوە یەکێک لە پرسیارەکان بوو یا ئەوە با من یەکدانی تریشە بوو ئەوش تازە بخوێنمەوە کاک حەسەن پرسیارەکان سەریەکە و نووسێتی فەراخان بۆ ئاعتسابیا بۆ مانگرتنی گشتی ئەبێ لەلایەن ئەحزابێکەوە بکرێت کە جێگا و پێگەیان لە ناو خەڵکە هەبێ خەڵک بەتەنیا یا لایەنهایەکی سیاسی بەتەنیا ناتوانن ئەم ئێسابە ڕێبخەنەوە تێیدا سەرکەوتوو بوون و جارێکی تر ئشارەی کردەوە بەوەی کە کۆمەڵە ژیرانە هەر کات هاتووەتە پای مانگرتنی گشتی هەڵی سنگاندووە وەضعەکە و ژیرانە کردو بۆیە کە سەرکەوتوو بووە ئەم جاریان لە دوای ئادامی حەیدەری قوربانی بەحسابی ئەم بەڕێزە زۆر بیری لێ نەکراوەتەوە و هەر بۆیە ئەو مانگرتنە سەرکەوتوو نەبووە یەک دقەشمان فرسەت ماوە باشە من لەسەر ئەوەی ئەوڵ کاک ئاکۆ ئەوە بڵێم کە بریا بەحسەکانمان لەسەر ئەم چوارچێوەدا بڕۆژدایەتە پێشەوە بەڵام بەرحەڵ بدە لێ وەزیەتی کە پێش هاتووە ناچارین ئەوە بڵێم کە ئەو اعترازی مامۆستایانە بانگەوازی ئێمە بۆ خەڵکی کوردستان ئەوەیە هەدیقل لە کوردستانە کە قسەمان بڕدەکا و دەڕوا و یۆمان لێگرن ئێمە بانگەوازمان ئەوەیە کۆمەڵە پشتیوانیەکە لەو مانگرتن و اعتساباتی مامۆستایان یەک دوو بانگەوازی کۆمەڵە بۆ هەموو خەڵکی شارەکانی کوردستان ئەوەیە پشتیوانی لەو مامۆستایانە بکەن دیفاعیان لێ بکەن لە بازاڕیەوە لە کرێکارێکەوە لە ژنانەوە لە خانەدارەوە لە هەر کەسێکەوە لە هەر ئاستێکە لە کارمەندانەوە لە هەموو ئەوە ئەرکی تەنیا مامۆستایان ئەمڕۆکە پەرچەمی اعتراز عەلەی جمهوری ئیسلامیان بەرز کردێتەوە ئەو پەرچەمە دەبێت ڕاشکاوی بمێنێتەوە دەبێت بەرز بکرێتەوە دەبێت دیفاعی لێ بکەین ئەوە ئەرکیی سەرشانمانەوە هیوادارم ئەوە هەموو لایەک بیبەنە پێشەوە بە نسبەتی مانگرتنیشەوە من وتم کۆمەلگای کوردستان بە هەموو جیاوازیەکانی و کۆمەلگایکی حزبیە و ئەوە نیشانی دەدا حتا بۆ کەسانی کە پیان وایە مەسەلەن فڵان کەسێک لە ناو حزبێکا زۆر مهمە و خەڵکی دیکە هەونین ئەوە نیشانی دەدات کە دەرکیان لەو کۆمەلگا حزبیە لە جێگای خۆی نییە جا بۆیە پێم وابێ ئەوە کۆمەڵە بە ژیری و بەرخوردەکاوە لە داهاتوویشە حتمما لەسەر ڕووداوەکان و حەدەسەکان هەر کۆمەڵەکەی جارانە هەر ئەو کۆمەڵە لێبراوە کۆمونیستەیەکە لە دیفاع لە کرێکار لە ژن لە ئازادی خوازی لە بەرابەری نەکەمی هێناوە نەکەمیش دێنێ کەسە من بە کورتی یەک پامن بۆ هاتووە داوای کرۆ خواهشی کردوە ڕایگەیەنم ئەویژەوەی ئەڵێ ئاگاتان ڕۆژی سێشەمەی ئەم هەفتەی داهاتوو قرارە بانشەستەکانی معلیم لەبەر کانونی بانشەستەکان لە خیابانی مردوخ کۆبوونەوەیان هەبێ ئیطلاع ڕەسانێ بکەن کە ئەم حوتمی دەی هەفتەی داهاتوو بانشەستەکان لە خیابانی مردوخ کۆبوونەوەیانە بێ کاکەسن زۆر زۆر سپاس خەڵکی سنە کە زۆر بینەری تەلەڤیزیۆنی کۆمەڵانی جوان لێیە هیوادارین بەدەنگ ئەو بانگەوازەوە بچن و لەو ڕۆژەدا بەشداری بکەن زۆر سپاسیش بۆ ئێوە بۆ بینەرانتان ماندوونە سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست بۆ ئەوانەی کە پەیامیان نات کات خۆش بژین بە شادی